سڵاتان لەبێت لە هەر شوێنێکن لە پاژیفەوە لەگەڵتانین بۆ ئەم شەویش چەند بابەتێکی نوێ بڕگەی نوێمان هەیە و بابەتەکانی ئێمە لە بابەتی ئاینی تەندروستی هەروەها هونەری. لە پاشیف چەندین بڕکەی جیاوازمان هەیە لەگەڵ بابەتەکانی دیکە کە ئەویش باس لە وڵاتان و چۆنەتی پێشوازیکردن لە مانگی ڕەمەزان و هەروەها بەڕێکردنی ڕۆژەکان لەلایەن موسڵمانانەوە. بەر لەوەی بچینە لای بابەتەکانمان ئەچینە کاراکاس لە پایتەختی ڤەنزوێلایە. لەوێ موسڵمانان بە هەزاران موسڵمانی لێنشتەجێیە و لە کاتی بۆ ڕۆژبووندا باس لەوە دەکەن کە ئەوان زۆر هەست بە تینوێتی و بێتاقەتی زۆر ناکەن چونکە کەشوهەوای ئەو وڵاتە یان ئەو شارە جیاوازە بۆ پێی کە کەشوهەوایەکی فێنکی هەیە لە هەمان کاتیشدا کاتی بە ڕۆژبوون بۆ ئەوان تەنیا 12 کاتژمێرەوە کۆی لێرە نزیکەی 15 بۆ 16 کاتژمێرە و لە هەندێک وڵاتی دیکەش زیاترە بەڵام لەوێ کاتەکەی کەمە پێکەوە زانیاری زیاتر وەرەگرن. کاراکاس پایتەختی ڤەنزوێلا. بە هەزاران موسڵمان لەم شارە دەژین. لە مانگی ڕەمەزان موسڵمانان ڕوو لە مزگەوتی ئیبراهیم عەبدولعەزیز دەکەن کە دەکەوێتە سەنتەری شاری کاراکاس. ڕۆژوانان لە ڤەنزوێلا دەڵێن لە ڕەمەزاندا کەشوهەوای کاراکاس زۆر خۆشە، ماوەی ڕۆژیش کورتە تەنها 12 کاتژمێر بە ڕۆژوو دەبن. ومن خصائص أو من جمال شهر رمضان یەکێک لە تایبەتمەندیەکانی ڕۆژوگرتن لە کاراکاس لە ڤەنزوێلا کەشوهەواکەیەتی کەشەی زۆر و خۆری کەمە و هەست بە تێنوێتی ناکەی. تایبەتمەندیەکی دیکەش ئەوەیە کە ڕۆژەکەی کورتە و 12 تاوەکو 13 کاتژمێر بە ڕۆژوو دەبین. الإنسان المسلم الصائم على عدم الإحساس بالعطش. دوای ڕۆژوشکاندن و نوێژی ئێوارە ڕۆژوانان بەربانگ لە مزگەوت دەکەنەوە. هەموو ئێوارەیەک خواردنی بەربانگیان بۆ ئامادە دەکرێت. في رمضان يقوم المسجد بعدة نشاطات خاصة بهذا الشهر الفضيل. لێرە لە مزگەوتەدا چەندین پرۆگراممان هەیە لەوانە جیا لە نوێژ و مەراسیمە ئاینەکان، ئامادەکردنی خواردن بۆ موسڵمانان و کۆکردنەوەی هاوکاری دارایی بۆ ئەو کەسانی کە هەژار و نەدارن، ئەوانەشی کە سوولمەند دەبن تەنها پەنابەر نین بەڵکو ئەو موسڵمانانش دەگرێتەوە کە بەڕێگەز خەڵکی ڤەنزوێلان سوولمەند دەبن. لدينا صالة كبيرة ويقدم طعام الإفطار. لە دوای مزگەوتی بۆینس ئایرس لە ئەرژەنتین، ئەم مزگەوتە دووەم گەورەترین مزگەوتە لە ئەمریکای لاتین کە ڕۆژانە هەزاران موسڵمان ڕووی لێ دەکەن. ئەچینە تەوەری یەکەمی پاشیڤ و باس لە زیکر و هەروەها پاداشتی زیکر دەکەین لە مانگی ڕەمەزاندا. بەگشتی ئەم مانگە تایبەتە بە عیبادەتکردن و بێگومان هەمووشی هەر بۆ یادکردنەوەی خوایە، بەڵام شێوازی جۆرا و جۆر هەیە و لە ئاینی ئیسلامیشدا باس لەوە کراوە کە موسڵمانان چۆن دوعا و ڕۆژ و نزاکان و زیکرەکانیان قوبوڵ دەبێت. بۆ زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە و گفتوگوی زیاتر لەگەڵ ئێمە دکتۆر جەمیل سورچی مامۆستای زانکۆ ئامادەیە. دکتۆرم کاتت باش، زۆر بەخێر. سەرەتا پرسم چۆن زیکری خوا دەکرێت یان ئەو شێوازەی لە ئاینی ئیسلامدا باسی لێوە کراوە چۆنە وە چییە؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه محمد وعلى آله وصحبه أجمعين. ذكر يادي خواي تبارك وتعالى بمعناي باسكردني ناو بيروزكاني خوا، صفة جوانكاني خوا، باسكردني وجودي خوا، وحدانيته يكتا فرستي دبو خواي رب العالمين، باسكردني خوا بشيوشي قشتي أما هموي ذكر يادي خواي. بەڵام ئەوەی کە ئێمە مەبەسمانە زیاتر کە زەختی لەسەر بکەینەوە زیکر و یادی خوا بەو مانایەی کە تۆ سەنا و مەدحی خوای تەبارەک وتەعالا بکەی بەو شەو کەلیماتانەی کە یان لە قورئانی پیرۆزدا باس کراوە یان لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام باس کراوە. و شێوازی زیکر و یادی خوا بە سێ شێواز دەکرێت. زۆری یەکەمیان زیکری خوا هەم بە زمان هەم بە دل، واتە دل و دەروونت حازر بێ ئەوەی کە بە زمان دەیلەی
لەمانە واتاکەی تێبگەی لە عەزەمەت و گەورەی خوا تێبفکری ئەمە بەشی یەکەمە و بەشێکی زۆر زۆر گەورەیە کە هەم زمانت هەم دلت ینی بەشدارە لە زیکر و یادی خوا. زۆری دووەمیان زیکر و یادی خوا تەنها بەدل، واتە تۆ بەدل ئاگاداری لە بینی خۆت و لە بینی خوا، جاروایە شتێک دێتە پێشت یەکسەر یادی خوا دەکەیەوە، گوناح و تاوانێک دێتە بەر چاوت بەردەستت یەکسەر یادی خوا دەکەی، وەکو خوا دەفەرمێ والذین إذا فعلوا فاحشة ذكروا الله يعني خۆیان بەبیر دێتەوە، کە خۆیان بەبیر هاتەوە جاروایە دوای تاوانە کەسێک کە غافل بی لە کاتی ئەوەی کە تاوان و گوناح دەکە دواتر خوای بەبیر دێتەوە فاستغفروا الله ذكروا الله فاستغفروا لذنوبهم، داوای لێخۆشبوون لە بۆ تاوانەکەی دەکات. ئەمە ئەوە ناگەینێ زۆر جار ئەوترێت مسلمانان تەنیا لە کاتی پێویستی یادی خوا ئەکەن، یان ئەو کاتی ڕووداوێک شتێکی ناخۆشیان بەسەریێت ئەو کاتە بیری خۆیان ئەکەوێتەوە، بەڵام ئەمە لە ئاینی ئیسلامدا دروستە؟ بەێ خۆی زۆری سێمیش کە باز بکەین تەنها بە زوبان، کەسێک تەنها بە زوبان یادی خوا دەکات دلی غافلە ئاگادار نییە. زۆر جار کەسەکان هەنە مرۆڤەکان هەنا بە زمان زۆر حرەکە بە زمانیان دەکەن یاد و زیکری خوای زۆر دەکەن بەڵام دلیان ئاگادار نیە. ئەم سێ بەشەمانەیە تەمان بە جۆرەی تەسەلسولەکە بەشی یەکەمیان بە چاکترین بەشە، بەشی دووەم دواتر بەشی سێم. بەڵێ مرۆڤەکان بە شێوەی گشتی لە کاتی تنگانە زیاتر هەنا لە بۆ خوا دەبن، زیاتر ناخ و دل و دەروون و فیتریان بە ئاگادێ کە چەندە محتاجی و فەقیر و هەژاری بەردەرگای خوان. لەبەرەوە زۆر کەس کاتێک کە نەخۆش دەبینین زۆر دوعا و نزا و تکا و پاڕانەوە دەکا، کاتێک مشکلێکی لێ دەقەومێ ڕوو لە مزگەوت و ڕوو لە خوا دەکا، بەڵام کاتەکانی تر دەبینین دوورە. بەڵێ ئەمە خۆی پێچەوانەیە، خۆی ئینسان وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمێ تعرف إلى الله في الرخاء يعرفك في الشدة. ئینسان لە کاتی خۆشی یعنی بەرەو خوا بچی خوا بناسی تا خوش لە کاتی شدت و ناخۆشی ینی چۆن دەرەی خوای تبارک و تعالی بەهانای بێت ڕزگاری بکە، نەک تەنها کاتی تنگانە و کاتی لێ قەومان تۆ پەنا لە بۆ خوای تبارک و تعالی ببێت. یعنی ئینسان بەردەوام وەکو خوا دەفەرمێ ولا تەکن من الغافلین، ئینسان قەت غافل نەبی لە زیکری خوا، بەردەوام یادی خوا بکە. لەبەرەوەی ئەگەر ئینسان ئەگەر غافل نەبی وإما ينزغنك من الشيطان نزغ فاستعذ بالله. زۆر زەر شەیطان دەیەوێ گوناح و تاوانێکت پێ بکە، وەسوسەیەک دەکەوێتە دل و دەروونت، بەڵام ئەگەر غافل نەبی یەکسەر فاستعذ بالله خۆی بەخوا دەپارێزی لە گوناح و تاوانەکەش پارێزراو دەبیت. بەڵام ئەگەر غافل بی ئەو کاتە گوناح و تاوانەکە دەکە. بەڵێ سزای و کەسانە چییە کە یادی خوا ناکەن؟ بەێ خوای تبارك وتعالى دەفەرمووی لە قورئانی پیرۆز فويل للقاسية قلوبهم من ذكر الله أولئك في ضلال مبين. ويل هلاكت لبو كسانك كدلو درونكانيان رقبوة لذكر خوا، ذكر خوا ناكن. چونکە پێغەمبەر عليه الصلاة والسلام دەفەرموێ مثل الذي يذكر ربه والذي لا يذكر ربه كمثل الحي والميت. وێنەی ئەو کەسەی کە ذیکر و یادی خوا دەکا و لەگەر ئەو کەسێک کە ذیکر و یادی خوا ناکە وەکو کەسێکی زیندوو کەسێکی مردووایە. ئەو کەسەی ذیکری خوا دەکا و یادی خوا دەکا و خوای لە بیرە وەکو کەسێکی زیندووایە، کەسەکەی تر وەکو کەسێکی مردووایە. خوای تبارك وتعالى دەفەرموێ ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا ونحشره يوم القيامة أعمى قال رب لم حشرتني أعمى وقد كنت بصيرا قال كذلك أتتك آياتنا فنسيتها وكذلك اليوم تنسى. يعني خوای تبارك وتعالى دەفەرمێ کەسێک پشت لە زیکر و یادی من بکە. ذیکر لێرەمە بەستی پێ قورئانە، ڕێگای خوایە، هەمووی هەر زیکر و یادی خوایە. خوا ژیانێکی ناخۆشی پێدەدا هەم لە دنیا هەم لە قیامەتیش بە کۆرەی حەشری دەکا لەبەرەوەی یادی خوا و زیکری خوای لەبیر کردیە. لەبەرەوە ئەو کەسانەی کە زیکر و یادی خوا ناکەن خۆیان مەحروم دەکەن لە هەموو ئەو سەواب و پاداشتەی کە خوا دایناوە لە بۆ ئەو کەسانەی زیکر و یادی خوا دەکەن و لە هەمان کاتدا یعنی ئەو دل و دەروونە پاک و خاوێنەی کە بە زیکر و یادی خوا پاک و خاوێن و ئاوەدان دەبی دل و دەروونێکی مردووی لە بۆ دروست دەبی کە دوور دەبی لە خوا و لە یادی خوا و لە زیکری خوا و تووشی گوناح و تاوانیش دەبی. بەڵێ ئەگەر بینە سەر هەرچەندە ئاماژەت بە شێوازەکانی زیکر کرد بەڵام زیکرێکی تایبەت هەیە کە بە شێوازێکی تایبەت ئەنجام بدرێەوە بە تایبەت باسی مانگە ڕەمەزانیش بکەین. خوای تبارك وتعالى باسی ذکر دەکا بە شێوەشی گشتی و بە شێوەشی مطلق ڕەها بەبێ ئەوەی تەقییدی بکە بە زەمان بە کات بە وەقت. ئەمە ذکرێکی عامە، هەموو کەس دەتوانێت لە هەموو کات
بیکە حتا لە هەموو حالەتەکان لەبەرەوەی ئەو کەسەی کە دەستنوێژی هەیە دەستنوێژی نییە لە سەفەرە لە مارە لە ڕێگایە ینی بە پێوەیە دانیشتە لەسەر تەنیشتە هەموو ئەو حالەتانە دەکرێت زیکری خوا بکە کە خوا دەفەرمێ الذين يذكرون الله قياما وقعودا وعلى جنوبهم يعني لا خوای لەبیر بێیان شێوازی تایبەتە بەێ ئەمە ینی دەکرێت بەو شێوازە زیکر بکە وەخوا مەدحی ئەو کەسانش دەکە کە زیکری خوا زۆر دەکەن والذاکرین الله كثيرا والذاكرات چ پیا و چ ئافرەت دوایە ثەواب و پاداشتەکەشی دەفەرمێ أعد الله لهم مغفرة وأجرا عظيما خوا هەم لێیان خۆش دەبی هەم ئەجر و پاداشتێکی گەورەشیان بە قسمەت دەکە جا بەنسبەت ذكري أما ذكري مطلقة واذكروا الله كثيرا لعلكم تفلحون لبو أوي سر برز وسر بلند بنو نازح وسر كوتوب للدنيا والقيامة ذكري خوا زور بكن كلمة كثيرا لذكري خوا دوباره دبيتو يعني زور عدد شي زور وخواي تبارك وتعالى دياري نكد يلا تكاتو لتوقت كواتا همو كاتو وقت كان كاتو وقتي أولا إنسان غافل نبي وذكر ويادي خوا بكا تبا زمان تبا دل بلان وكو برسيارت كرت بابەتی زیکری تایبەتیشمان هەیە لەبەرەوەی ئێمە دەبینین هەموو ئەو شتانەی کە لە ئیسلامدا دەکرێت و مرۆڤەکان دەیکەن دەبینین پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وسەلام یان لە قورئانی پیرۆز زیکری تایبەتی هەیە مەسەڵەن کەسێک موسیبەتێکی بەسەردادێ ناخۆشیەکی بەسەردادێ شتێکی لێ دەسەندرێتەوە وەکو خوای تەبارەک وتەعالە دەفەرمێ وبەشری الصابرین الذين إذا أصابتهم مصيبة قالوا إنا لله وإنا إليه راجعون معنى أو عقيدة وبيرو باوەڕێکە کە تۆ ئیمانت بە قەزا و قەدەر هەیە هەموو ئەو شتانێک کە بەسەرت دێ لە خۆشی و لە ناخۆشی و ئەو شتانێک کە خوا لێت دەسەنیتەوە وەکو ئەمانەتێک لە لای تۆیە دەرێ ئینا لله وئینا ئیلەیه راجعون ئەوە کەواتە ئەوە زیکرێکی تایبەتە کاتێک ئینسان سواری سیارەیەک دەبی سواری تیارە دەبی سبحان الذي سخر لنا هذا وما كنا له مقرنين وإنا إلى ربنا لمنقلبون ولا قرآنی پیرۆز هاتووە یان هەر ئیش و کارێک کە تۆ دەستی پێ دەکەی بە ناوی خوا باشە دکتۆر با پرسیاری ئەوەت لێ بکەم یان خواردن خواردنەوە هەموو ینی ئەو بابەتانی چوونە ناو مزگەوت و هاتنە دەرەوە هەر ینی یەک لەو شتانە زیکری تایبەت بەخۆی هەیە باسی سەفەرت کرد باسی ئەو کارانت کرد کە ڕۆژانە مرۆڤ ئەنجامی ئەدا هەندێکیان دوعای تایبەت هەیە ئەڵێن ئەمە دوعای سەفەرە ئەمە دوعای باڵین هەر کارێک کە بتەوێ ئەنجامی بدەیت جیاوازەکرێتەوە کەسانێکن ڕەنگە خوێندەواریان نەبێ یان نەتوانن ئەو ئاەتانە هەمووی لەبەرکەن ئاسایی ئەگەر بە شێوازێکی دیکە ئەو زیکرە بکەن واتە ئاەتەکەیان لەبەر نەبێت خۆی ئەو زیکرەی کە دانراوە چ لە قورئانی پیرۆز وچ لە فەرمودەکانی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەگەر نەسەکەی بلەی زۆر باشترە ئەگەر نەسەکەشی نەدەی ینی مهم تۆ خوات لەبیر بی بە ناوی خوا دەست بە و ئیشەی بکەی کە هەر ئیشێکە تۆ بە ناوی خوا دەستی پێ دەکەی یان ناوی خوا-دینی یان دەپاڕێەوە لە خوا بەو زمانەی کە خۆت دەیزانی بەو شێوازەی کە تۆ خۆت لە ناخ و دل و دەروونەوە هەستی پێ دەکەی چەندە پێویست بە یارمەتی خوایە خوا تەوفیقت بدا یارمەتیت بدا سەرت بخا لەو ئیشە کە ئیشی چاکەی ئەگەر ئیشی چاکەیە بە ینی هەمووی ئەس لە سنەتەکە ئەس لە مەبەستەکە دێتە جێ کە تۆ بە ناوی خوا دەست بەو ئیشەکە دیە و زیکر و یادی خوات کردە بەڵام ئەگەر زیکرە تایبەتەکەش بلێ ئەمە باشترە و چاکترە بەڵێ چ شتێک ئەبێتە هۆکاری ئەوەی کە مرۆڤ یادی خوا نەکات زۆر جار دەبینین ینی زۆر شت هەیە ئینسان دوور دەخاتەوە لە زیکری خوا یەک لەو شتانە کە لە قورئانی پیرۆز إشارتي في ددا وداواش من لذلك كإمام مشغول نك على ذكر خدا فرمي يا أيها الذين آمنوا لا تلهكم أموالكم ولا أولادكم عن ذكر الله ومن يفعل ذلك فأولئك هم الخاسرون بانجي إيمان داران دكا خواهي قورة فرمي إيمان دارينا إيوه مشغول نك لذكر يادي خواه مال سروة سامانتان ومن داركانتان لبرو إنسان زور زار مشغول دبي بمال سروة سامانكي بتجارتكي يعني حتى زور زار لوانية مشغول دبي لنويش مشغول دبي لذكر يادي خوا يعني من دال مشغول الدكا دبرو خواهي تبارك وتعالى دفرمي هر كسيك أو بكا أما خسارة من ده أما ما بس أولنية كزمي من دال بكا يعني زمي مال بكا چونکە پێغەمبەری خوا عليه الصلاة والسلام دەفەرمێ نعم المال الصالح للعبد الصالح ئەگەر مارێکی حەلالە لە چاکە بەکاری دینی ئیحسان و چاکەی پێ دەکەی یارمەتی فەقیر و هەژاری پێ دەدەی ئەوە مارێکی زۆر چاکە ئەگەر لەبەر دەستی عەبدێکی صالح و چاکە بە هەمان شێواز منداڵ زینەت و جوانی دنیا المال والبنون زینة الحياة الدنيا بس مەبەستەکە ئەوەیە کە مەشغولت نەکە وەخوای گەورە مەدحی کەسانێک دەکا کە تیجارەت معاملە منسەب پلە پایە
ئەوە مەشغولیان ناکاتن دەفەرمێ ڕیجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة پیاوانێک هەن کە تەسبیحات و ذکری خوا دەکەن لە مزگەوتەکان بە ئێواران و بە سبەینان و وەخت و کاتەکانی تریش تیجارەت و کڕین و فرۆشتن و بەیع هەموو ئەو بابەتانەی کە لە دنیا مرۆڤ پێویستی پێەیە یان زۆر ینی لەگەریدا دەبی ئەمە مەشغولی ناکە لە ذیکر و یادی خوا زۆر جار کابرا لە دوکانی خۆیتی کە گوێی لە بانجی دەبی حەیە عەلە الصەلاح حەیە عەلە الفەلاح دوکانەکەی بەجێ دەری بەرەو مزگەوت دەچی نوێژەکەی دەکە یان نوێژەکە لە شوێنە جێگای خۆی دەکە یعنی ئەمە مەشغولی ناکە لە ذیکر و یادی خوا هەرچەندە دەوڵەمەند بێ پلەپایە هەبی مەنسەبی هەبی ئەمە خوا مەدحی ئەو کەسانە دەکات دیارە کەسانێکەنە تیجارەتە کڕینە فرۆشتنە مالی دنیاە پلەپایە و مەنسەبە ئەمانە دووریان دەخەنەوە لە ذیکری خوا زۆر جار ڕەفیقی خراپ ئینسان دوور دەخاتەوە لە یادی خوا زۆر جار ئەو بابەتانەی کە ینی مولهیاتن ئینسان مەشغول دەکەن زیاتر بابەتی گەمە و گالتە و ئەو بابەتانەی کە زۆر جار دەبینین کەسانێک دەیکەن هەرچەندە لە ئەساسدا مباح و حەلالە بەڵام دەبینین زۆر جار واجبەکانی لەسەر دادەنێن مەشغولی دەکات لە نوێژ لە جەماعەت لە ذیکری خوا لە یادی خوا ئەمە هەموو ئەو شتانە کە ئینسان مەشغول دەکەن و دووری دەخەنەوە لە ذیکر و یادی خوا. بەڵێ دکتۆر پرسیاری ئەوەت لێ یەکەم کە ئەم سەردەمەی ئێستا گۆڕاوە خەڵک بە گشتی سەرقاڵە و تۆڕە کۆمەڵایەتیەکان و تەلەڤیزۆن و ئینتەرنێت بە گشتی وای کردووە کە خەڵک زۆرترین کاتی خۆی بۆ بابەتانە بەسەر ببە بەڵام بەر لەوەی وەڵامم بدەیتەوە ئەچینە لای هاوکارمان پامنێرمان چەکدار جەمال لە گەلی دهۆکەوە لەگەڵمانە و لەوێ لەگەڵ کارمەندانی هاتوچۆیان پۆلیسی هاتوچۆ گفتوگویەک ئەنجامەدەن لێرەوە دەستخۆشی بۆ سەرجەم هێزە ئەمنیەکانی کوردستان کە لە شەوانی ڕەمەزاندا کارەکانیان فراوانترە و سەرقاڵە بن هیوای سەرکەوتنیان بۆ دەخوازین چەکدارم کاتت باش و درێژە بە گفتوگۆکانت بێ. چەکدار ئەگەر گوێت لە دەنگی منە ئەم کاتت باش و پێمان بڵێ کاری بەڕێوەبەرایەتی هاتوچۆیان کارمەندانی هاتوچۆ لە شەودا چۆنە چەندە قەرباڵغی هەیە لە شاری دهۆک و بەتایبەتەوە شوێنی تۆیلێ کە گەلی دهۆک بەێ ساڵ دەمێن بۆ باش بیتن دیارە ئەمنوکە لە دەریێ گەلیە دهۆکینە کۆ ئەف جێ هین دەبینن سارە جەهێکێ گەشتیاریە زیدەتر لە وەرزی هاوینێدا گەشتیارن بژین باژارê Mosilê jêriya Iraqê ji naverasta Iraqê seredana evî cihîd ken yani bijin geliyê dihokê jî taybetmendiya xwe hey bo çi cihekê gelekê hîne ji ku sikrê dihokê li vêrê ye li vêrê şevane xebsayek ekcar mezin vêrê tê te dîtin sara yani taybetî jî em behsî genca bikin genç xêzan tên bijin feral vêrê ve denyan jêndek bo bihên firêhiya xwe bo hindê bizanîn ڕەوشا بژین هاتنۆ چۆنێ چاوایە هێزن ئێمناهیە چاوات ئامادە باشیێدانە ئەم دێ هەوڵ دەین ئێکژێ کۆمیسەرێن کو بۆ ماوەی چەندین ساڵایە سارا یعنی زیدەتر ژێ 15 ساڵایە ئەس هەکەر زانیاریەت من درست بن هەوار کۆمیسەر هەوار li vêrê li vê cadeyê evê cadê rêve dibet hewar bijin tu carê wekku hewar wekku komîserek çend xweş e bo te ve çendîn sal et li vêrê yani vê cadê rektexî خودê heke ez vêrê nebim yani ez nizam macibê bigirim hindî vêrê geleka xweş e û rewş çawa ye hewar yani zêdeter kî xelik tê te vara çawa ye eglebe gencin yani gencin jaxab şevê genc gelek genc li vêrê zehfe xutbe şembiya mesela xelkê ji derve têt xelkê Mîsilê têtê Bexda têtin tête vêrê elhemdullah misaytirên serhemiya çawa ke rewşa bijin hatno çûnê çawa ev cade hîn çawa çên gelek xebse hîn çawa çên kontrol ken خودی دیف هاری کاریا سایق الحمدلله یعنی هم شین کنترل سر بکن دیف هاری کاریا سایق پام شین یعنی ازدحام قالك بس پام شین یعنی هم مسيطرين سر ان شاء الله داس خوش هوار نجیار بله زور سپاس هوار سارا يعني ديارش الفيريش يعني مرتباتك الفيريه كو اوجي ايكش وان بيجين جهايه ينكو قالك خبصالت تديت زيداتير جانج تين سردانا اوی بیشین تازیاتیت کن بو بیشین تازیاتیا بو خورنا تازیاتیان ده هول دین اگر هنده گنج وارا بن بو مبابن ماندی نبن هنگ باشن هنگل کسیرت بن تایبتی رمضانا بوچ یعنی بیشین هوا چه تشتکی خاص هی تایبت هی یعنی تو خلیت تبیری
خودێ دوو درمەمە پێ گوتیا و یۆمە شۆرە بەێ خەلکی بیانی تێتە بێرێ خەلکی بیانی بەرە دەبەرە سلێمانیە هەولێرە زاخ و مشقەس عرب گەلت هێن ینی ئەتاب ساڵاتۆ گەلێک خەلکی عرب و میسن بەێ ڕاخی میسر ڕاخی بەغدا مشت دێنەبێرێت سیاحێت ڕەمەزان چاوە چیت ڕەمەزان ئەنگو چاوە چی چاوەدا گەلێک کەسی الحەمدلله بۆشە تا ڕۆدێکی بۆشە گەلێک سپاس ئەگەر مادەم هەبیتن ئەم هەوڵ بدەین گەنجێکی وەلبگرین بۆچی تۆ ببژین درەنگی شەوەیە وەختی پۆشی بەیە تو هاتی دوندرمێ بکڕی بخۆی یعنی چه خوشیێک هەیە وێرێ تۆی بەچیان بەحسی گەلی خڕێ بکە ڕاستی خۆشیێکە بێ حسابە بۆ دەرکەتنەوی وەختی ژوەکی زاوقێکیە ئەڤەژی جایگە و سۆنعەکەم هەر شەفنەی نەبێرە بێنۆمەنە ریالجی فایدە بوو خودی ئەسمیشە چ فەریقانی گەلێک سپاس سارا یعنی دیارێک و بەکومە ئەماژە پێکری ئەبێرێ جێ تایبەتمەندیا خۆ هەی هەمژێ ڕێ گەشتیاری بە حکومەتە خۆجیە پارێزگەهێژی یعنی بژین پیتەدانێکە باشترا دۆێ بچێکردنا بژین شەلالن یەن دەست کرد یەتستیناعی چێکردنا گەلێک کوشکن ڕینشتنێ بۆ هەندێک خەلکێک وەختێت هێتە بێرێ دەمێ خۆیە بێن فرە دەرباز بکەتن بەلێ سارا چەک دار جەمال پامنێرمان لە دهۆک و لە گەلی دهۆکەوە لەگەڵمان بووی سوپاس بۆ زانیاریەکان بەڵێ بەڕێزان بەردەوامی لەگەڵتان و جارێکی ترەگەڕینەوە لای تەوەری ئاینی پاشیف کە باسکردن و لە زیکر و پاداشتی زیکر لە مانگی ڕەمەزاندا دکتۆر پرسیاری ئەوم لێ کردی کە ئێستا بەگشتی تەکنەلۆژیای سەردەم وای کردووە کە خەڵک زۆر سەرقاڵ بێ ئەمە چەندە کاریگەری لەسەرەوەیە کە خەڵک لە بیری بچێتەوە یا دوو زیکری خوا بکات یا نەتوانرێت بە شێوازێکی دروست سوودی لێ وەربگیرێ بەڵێ بەتەکیید تەکنەلۆژیا وەکو دەلەی هەردوو لایانی هەیە لایەنێکی دەکرێت مرۆڤ سوودی لێ وەربگرین لایەنێکیش ئەگەر سوودەکەی لێ وەرنەگری و لە چاکەکە بەکاری نەهینی بەداخەوە دەبینین زەرەر و زیانی زۆرە لە بۆ مرۆڤەکان و ئەو کەسانی کە بەردەوام بەکاری دینین کە دەبینین زۆربەی زۆری گەنجەکانیشمان بە تایبەت لێرە لە کوردستان بە سەلبی ینی بەکاری دینن تۆڕە کۆمەلایەتیەکان ئەنتەرنێت حتا تەلەڤیزیۆن ئەو هەموو مسلسلاتێک کە لێ دەدرێت جاروا دەبینین مسلسلێک عرض دەکرێت لە یەک لە کەناڵەکان ساڵێک دو سال سێ ساڵ ینی ڕۆژانە ئەو کەسە سەعاتێک یان زیاتر دەبەسرێتەوە لەگەر ئەو مسلسلە و سوودیشی لێ وەرناگری بەڵکو بە پێچەوانەوە مجتەماع و کۆمەلگامان و تاکەکانی کۆمەلگاکەمان زەرەر و زیانی لێ وەردەگرن چونکە هەموو ئەو شتانەی کە تەزدیر دەکرێت لە ڕێگای ئەو مسلسلاتانە سەقافەتێکی ئەزنەبیە جیاوازە لەگەر سەقافەت و ڕۆشنبیری ئاینی و کۆمەلایەتی کوردستان ئەمە هەمووی زەرەر و زیانە پاشتر ئێمە کاتەکانمان خۆمان وەکو مرۆڤ وەکو مسلمان محاسبین لەسەر کات وەقتمان پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمووی لا تەزول قەدەما عەبد حەتا یوسئەل عن ئەربع چوار سوئال هەیە مرۆڤەکان لە ڕۆژی قیامەت ئەو چار سوئالیان ئەو چار پرسیارەی لێ دەکرێت یەکێکیان عن عموره فيما ئەفنا بە شێوەشی گشتی ئەو عمر و تەمەنەی کە خوا بە مرۆڤی بەخشیوە لە چی سەرف کرد وعن شەبابه فيما ئەبلا بە تایبەتیش تەمەنی گەنجایەتی کە تەمەنی هێز و قووەت و ئینجاز و دەکرێت ئینسان ئیبداع بکە کار بکە ئەمە پرسیارێکی تایبەتی لەسەرە و حیسابێکی تایبەتی لەسەرە تۆ گەنجایەتی لە چی بەسەر برد هەموو ئەو زەرەر و زیانانەی کە دەبینین لە بەکارهێنانی تۆڕە کۆمەلایەتیەکان زەرەر و زیانی زانستی ئەو کەسێک کە قوتابیە و زەرەر و زیانی تەندروستی کە دکتۆرەکان باسی دەکەن باسی ئەو هەموو زەرەر و زیانانە دەکەن کە ئینسان ئەگەر مدمین بی بەردەوام بەکاری بینی و زەرەر و زیانی کۆمەلایەتی یعنی علاقە و پەیوەندی نێو کۆمەلگا دەبینین لاواز دەکە و ئەو کەسە چۆن دەبیتە کەسێکی گۆشەگیر بەردەوام ینی خەریکی فەیسبوک و ئەو بابەتانەیە کە لەسەر فەیسبوک عرض دەکرێت و دەکرێت ئەو کەسە بە نیو سەعات بە سەعاتێک لەوانەیە بتوانانی هەموو ئەو بابەتانەی کە دەیەوێ بیخینیتەوە یان معلوماتی لەسەرەبی دەتوانی لە یەک لە کاتەکان ینی کاتێکی کەم دەتوانانی ئەو ئیسیفادەی بکە و ئێمە طبعاً دەزانین سوود و کەلکی زۆریشی هەیە دەبینین زۆر مەقالی زانستی نەشر دەکرێت زۆر ئەخباری بە سوود لەوانەیە سوود و کەلکی هەبی ئەو کەسە دەکرێت ئیسیفادەی لێ بکە بەڵام بە شێوەشی گشتی ینی زیادە ڕۆی لە بەکارهێنانی بەڵێ ئەمە دوورخستنەوەی مرۆڤەکانە لە زیکر و یادی خوا زۆرجار دەبینین ئەو کەسە
دوور دەکەویتەوە لە قورآن خوێندن لە لەبەرکردنی قورآن ئەگەر قوتابیە یان مەسەلەندا ئەنجامدانی واجبە ئاینیەکانی نوێژەکانی بە جەماعات یان حتا زۆرجار لەوانەیە ئەو نوێژە تەخیر بکە ینی خۆی دەبیتە مقەسیر یان شەو تا درانجی شەو نەخەوی بەیانی نوێژەکەی نەکە ئەوە مقەسیرە کەم تەرخەمە کە بە ئاگانە هاتیە گوناح و تاوانی لەسرە ئەمە هەمووی ئەو زەرەر و زیانە سەلبیانە نەکە لە تۆڕە کۆمەلایەتەکان و ئەنتەرنێت بەداخەوە گەنجەکانمان تووشیان دەبن. بەڵێ بینە سەر ئادابەکانی زیکردکردن ئادابەکان چییە؟ زیکر و یادی خوا وەکو باسمان کرد بە هەموو شێوازێک دەکرێت یعنی ئینسان ئەگەر دەستنوێژی هەبی و دەستنوێژی نەبی بەڵام لەگەرەوەش ئادابی تایبەتی خۆی هەیە ینی چونکە زیکر و یادی خوا عیبادەتە خوداپەرستیە و عیبادەت و خوداپەرستیەکانیش خی گەورە دەیەوێ بە خالیسی تەنها لە بۆ خوا بکرێ ئینسان ئەگەر عیبادەتێک دەکەم مەبەستی ڕیا نەبی مەبەستی شوهرەت نەبی وما أمروا إلا ليعبدوا الله مخلصين له الدين أو خەرکە ئەمری پێکراوە عیبادەتی خوا بکەن بە ئیخلاص وخوا دینێکی خالیسی دەوێ ئەلا لله الدین الخالص دینی خالیس لە بۆ خوایە لەبەرەوەی دینداری تۆ تەنها دەبی لەبەر خاتری خوابی و لە بۆ ڕەزامەندی خوابی و زیکرەکەشت یادکردنت تەسبیحاتت ئەو قورئانەی کە دەیخوێنی ئەو دوعای کە دەیکەی تەنها مەبەستت ڕەزامەندی خوابی و پاشتریش ئینسان ئەگەر دەستنوێژی هەبی ینی یەک لە ئادابەکان ئەوەیە ینی بەبێ دەستنوێژیش زیکر دەکرێت بەڵام ئەگەر دەستنوێژ هەبی باشترە و یەک لە ئادابەکانە ڕوت لە قیبلەبی باشترە ئەو شوێن و جێگای کە زیکر و یادی خوای تێدا دەکەی شوێن و جێگایکی خاوێن بی چاکتر و باشترە خوای گەورە کە باسی مزگەوت دەکا فی بویوتین ئەذین الله ئەن ترفع ويذكر فيها اسمه ینی ناوی خوا لە مزگەوت دەبینین زۆر دەهیندرێ و نوێژەکان لە مزگەوت عیبادەتەکان لە مزگەوت ئەنجام دەدرێت لەگەرەوەش ماڵەکان وەکو پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمی مەیکەن بە گۆڕستان هیچ عیبادەت و خوداپەرستی تێدا نەکەن حتا دەفەرمی سونەتەکان لە ماڵەوە بیکەن معنەی وایە ئینسان لە هەموو شوێن و جێگایەک دەتوانێت زیکر و یادی خوا بکە بەڵام شوێن و جێگایەکی خاوێن بی چاکتر و باشترە لە بۆ ئەوەی زیکر و یادی خوا بکەیت و ئەو زیکرەی کە دەیکەی بە تەدەببوڕ بی بەو معنای کە تۆ فکر لە ماناکەشی بکەیەوە ینی مانای ئەو زیکرە چییە کە چۆن باسی خوا دەکات ینی ئەمە چونکە ئەمە هەمووی علاقە و پەیوەندی بە بیر و باوەڕەوە هەیە تۆ تا چەند وەسفی خوا ناوەکانی خوا سیفاتەکانی خوا دەزانی و لێ شارەزا دەبی. بەڵێ زیکرێکی تایبەت هەیە لە پاش نوێژکردن پێویست بێ بکرێت؟ بەێ زیکری تایبەت هەیە لە پاش نوێژ وەکو ئێستا دەبینین لە کۆنەوە لە زۆربەی زۆری مزگەوتەکان گوێمان لێ دەبی و حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کاتێک فەقیرەکان هاتنە خزمەت پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمویان ذهب أهل الدثور بالأجور فەرمویان ئەوانەی کە خاوەنی مال و سەروەت و سامانن ئەجر و پاداشتەکانیان هەموو برد ئەوان وەکو ئێمە نوێژ دەکەن وەکو ئێمە بە ڕۆژوو دەبن زیاد لە ئێمە خێر و سەدەقە و چاکەش دەکەن ئێمە فەقیرین سەدەقە و خێر و چاکەمان پێ ناکری پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی ئەو زیکرەی پاشنوێژی نیشاندان فەرمووی تسبحون وتحمدون وتكبرون دبر كل صلاة 33 فەرمووی 33 جار برێن سبحان الله 33 جار برێن الحمد لله 33 جار برێن الله ئەکبەر لە پاش هەموو نوێژێکی فەرز فەرمووی هیچ کەسێک لە ئێوە باشتر ئەجر و پاداشتی بەدەست ناکەوی ئیلا کەسێک ئەگەر وەچی ئێوە بکە لەبەرەوە ئەو زیکر و تەسبیحاتە تایبەتە بە دوای نوێژ سەتەمین جار برێ لا إله إلا الله وحده لا شريك له له الملك وله الحمد وهو على كل شيء قدير وآية الكرسي کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرموویەتی هەر کەسێک دوای هەموو نوێژە فەرزەکان ئاەت کورسی بخوێنی هیچ شتێک مەنعی ناکە لە چوونە بەهەشت ئیلا مردن نەبی ئەمە هەموو ئەو زیکرانەیە کە تایبەتن بە دوای نوێژە فەرزەکانەوە دەکرێن بێت. بەڵێ دکتۆر من پرسیاری ئەوم بۆ دروست بوو کە ئاماژەت بۆ کرد هەندێک جار گوێت لێ بێ کەسانێکن ئەڵێ هەمیشە چاکەی و کەسانی کە هەبوونیان دەوڵەمەندن زیاترە لە بەرەوە توانن وەکوی کە ئاماژەت بۆ کرد چاکە لەگەڵ خەڵک بکەن خێر بکەن ئەو کەسی کە پارەی نییە لە ڕووی مادیەوە ناتوانێت هاوکاری بکایان خێرێک بک بۆ خۆی ئەمەش بە ئەندازی ئەو کەسی کە دەوڵەمەندە ناتوانێت خێر و چاکە بۆ خۆی لای خوا بنووسێتەوە. ئێمە بە بابەتی چاکە و سەدەقا لە ئیسلامدا مانایەکی زۆر فراوانی هەیە کە دەرەی چاکەکردن تەنها ینی
قەتیس نییە لە مەسئلەی پارە و بەخشین. تۆ یارمەتی کەسێک دەدەی، تۆ قسەیەکی خۆش لەگەر کەسێک دەکەی، تۆ سەردانی نەخۆشێک دەکەی، تۆ هەر شتێک كل معروفین سەدەقە، هەرچی چاکەیە دلی کەسێک خۆش دەکەی هەمووی هەر سەدەقەیە. سەدەقە یعنی مانایەکی زۆر فراوانی هەیە. بەڵام لەگەر ئەوەش بەرێ مار و سەروەت و سامان ئەگەر ئینسان بەکاری بینی لە چاکە زۆر خێر و پاداشتی گەورە وەردەگری. ئەو کەسەی کە مار و سەروەت و سامانی هەیە بەڵام بە شەرتێک بە حەلالی پەیدای کردبی من ئەینە اکتەسەبەه وفیما ئەنفەقەه ئەو حەدیسەی ڕابردوو کە باسمان کرد دووس پرسیاری لەسەر مار و سەروەت و سامان چۆنت پەیدا کرد لە چیت سەرف کرد. یعنی کە بەدەستی دینی لە ڕێگایکی حەلالەوە بەدەستی بینی و کە سەرفیشی دەکەی لە ڕێگایکی مەشروعەوە سەرفی بکەی. ئەگەر ئەو کەسە زەکاتی لێ دەدا، حەجی پێ دەکا، مزگەوتی پێ دروست دەکا، خەستەخانەی پێ دروست دەکا، قوتابخانەی پێ دروست دەکا، یارمەتی فەقیر و هەژارانی پێ دەدا، بەرێ ئەمە هەمووی سەدەقە و خێر و چاکە. ئێزە فەقیرەکان ئەو سوئالیان لە پێغەمبەر کرد عەلەیهی سەلات وسەلام، فەرموویانن ئەی پێغەمبەری خوای ئەوانش ئەو تەسبیحاتە دەکەن کە تو نیشانی مەی دەدەی، ئەوانش گوێیان لێ بوو چی مەدەکەن؟ پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام فەرمووی ذلك فضل الله يؤتيه من يشاء. ئەوە فەضل و گەورەی خوایە، هەر کەسێک حەزی بکە حەزی لێبی دەیداتێک. کەواتە خوا ئەگەر ئەو نیعمەتەی لەگەرەوان کرد لەگەر ئێوەی نەکرد دیارە خوا ئەو چاکەی لە بۆوان ویستە. بەڵام لەگەر ئەوەش ئێمە مستەلەحێک هەیە لە نێو زانایان دەفەرمونون الغنی الشاکر الفەقیر الصابر. ئایا کەسێک فەقیرە و هەژارە بەرام سەبر و ئارام دەگری، بەو معنای دەست لە بۆ حرام درێژ ناکە و ڕازیە بەو نەسیب و بەشەی کە خوا پێیداوە، بەو معنای نەدا بنیشیتن کەسابەتی حەلال با بکە، بەڵام پاش هەموو ئەو مەحاولە حەلالانەی کە کردی بەڵام ڕزقەکەی مەحدود بوو، ئەگەر سەبر و ئارامی هەبوو ئەمە فەقیرێکە هەژارێکە سەبر و ئارامی هەیە لەسەر فەقیریەکەی، ڕازیە بەو بەشەی کە خوا پێیداوە. نحن قەسەمنا بەینەهم معیشەتەهم فی الحیاة الدنیا، چونکە تەقسیماتەکە لە کۆتاییدا هەر خوا دەیکا. ڕاستە تۆ محاولاتی خۆت دەکەی و ئەو کەسابەتە کە خوا یعنی داوای کردیەوە وەکو مەبدەئێکی قورئانی باز دەکا و ئەن لەیسە للئینسانی إلا ما سعى وأن سعيه سوف يرى. ئەگە باسی قیامەتیشە خۆ دنیاش هەروایە، ئینسان ئەگەر سعی و تێکۆشان نەکا و کەسابەت نەکات چی نایەتە دەست. لەبەرەوە ئەمە کەسابەتی حەلال خۆی بەشێکە لە عیبادەت. بەڵام هەر فەقیر بوو سەبری گرت، کەسێکیشمان هەبوو الغەنی و شاکر، دەوڵەمەندە بەڵام شکری خوا دەکات لەسەر دەوڵەمەندیەکەی لە چاکە بەکاری دینی. کامیان گەورەترن، کامیان فەزل و گەورەی هەیە. یعنی هەندێکیان دەرێن فەقیرەکە گەورەترە مادام سەبری لەگەرە، هەندێکیان دەرێن ئەو دەوڵەمەندە کە شکری خوا دەکا بە دەوڵەمەندیەکەی مانای وایە بەتڕان نابی، غرور نابی، وەکو ئەو کەسە لێ نایە ئین الئینسان لەیەطغا ئەن ڕآه استەغنا. ئینسان مرۆڤ تۆغیان بکا و زولم بکا و پشت لە خوا بکا و لە فەقیر و هەژاران بکە ئەگەر دەوڵەمەند بوو. ئەوە نەبی، کەسێکی چاک بی، ئەوە هەندێک دەرێن ئەوە گەورەترە. بەو معنای کە یعنی هەردووچیان لەلایەن خوا ڕێز و دەرەجاتی گەورەیان هەیە. سوودەکانی زیکرکردن چییە بۆ مسلمانان؟ زیکری خوا چۆن دەرەی زانایان دەرێن قوت القلوب، دلەکان پێویستیان بە چۆن دەرێ ئێمە بەدەنی مرۆڤ پێویستی بە خواردن هەیە، ڕۆحی مرۆڤ دلی مرۆڤیش لە بۆ ئەوەی زیندووبی پێویستی بە زیکر و یادی خوا هەیە. لەبەرەوەی ئەو حەدیسەی پێشتر خوێنمانەوە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام کەسی کە زیکری خوا دەکا و کەسێک کە زیکری خوا ناکە تەشبیهی دەکا بە کەسێکی زیندوو لەگەر کەسێکی مردوو. ئەو کەسێک زیکر و یادی خوا دەکا وەکو کەسێکی زیندوو وایە لە نێو مجتەمەع و کۆمەلگا. و خوای تبارەک وتەعالا يعني سودەکانی کە دەفەرموویە الذين آمنوا وتطمئن قلوبهم بذكر الله، ئینسانی ئیماندار دل و دەرونی تووشی ڕاحەت و سەعادەت و بەختەوەری و خۆشی دەبی بە زیکر و یادی خوا. ئەلا بذكر الله تطمئن القلوب. ئەمە هەر لە مەسئلەی دنیا ئینسان هەز بە طمأنینەة القەلب دەکات، دلێکی پاک و خاوێن و دلێکی مرتاح لەگەر هەموو ئەو شتانەی کە بەسەری دێ، لەبەرەوەی چونکە ئیمان و بیر و باوەڕێکی پتەوی هەیە بەخوا کە زیکر و یادی خوا دەکا. ئەمە یەک لە سوود و کەرکەکانە. سوودی قیامەت ئێمە هەر زیکرێک کە دەبینین خوا پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئەجر و پاداشتی تایبەتی لە بۆ دیاری دەکات. بەڵام خوای تبارەک وتەعالا لەو ئاەتە کە دەفەرمێ والذاکرین الله كثيرا والذاکرات أعد الله لهم مغفرة وأجرا عظيما. خوا مغفرەت و لێخۆشبوونی خۆی لە بۆ ئەو کەسانە ئامادە کردووە و ئەجر و پاداشتێکی زۆر گەورەشی
لە بۆ ئامادەکردوونە و یەک لە سوودەکانی ئەو شەوەی کە پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام ئیسرا و میعراجی پێکرا دەفەرمووی گەیشتم بە حەزرەتی ئیبراهیم لە میعراجەکە فەرمووی ئەقری ئومەتەکە منی السەلام سەلامی من بە ئومەتی خۆت بگەیەنە و ئەخبیرهم خەبەریشیان پێ بدە پێیان بڵێ أن الجنة قيعان وأن طيبة التربة عذبة الماء وأنها طيبة التربة عذبة الماء فەرمووی بەهەشت هەمووی باغ و مێرگە خاکێکی پاک و خاوێن و بۆنخۆشی هەیە ئاوێکی سازگاری هەیە ناز و نیعمەتەکانی بەهەشت فەرمووی وأن غیراسها سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر دارچاندن مەساحە زیادکردنی خۆت لە بەهەشت ئەو زیکرەیە سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر و هەر زیکرێکی ترکە مرۆڤ دەیکا هەمووی ئەمە سەواب و پاداشتێکە لەلایەن خوا وەری دەگریتن ئەو کەسێک کە زیکر و یادی خوا دەکات. بەڵێ دکتۆر دوا پرسیارم ئەوەیە کە ئێستا ئێمە لە مانگی ڕەمەزانین دەڕۆژی تاو بووە ئەم 20 ڕۆژی کە ماوە و لە شەوەکانی قەدریش نزیکە بینەوە مسلمانان چۆن کاتەکانی خۆیان دابشکن بۆ یادکردنەوە و زیکری خوا چ کاتێک زۆر باش و گونجاوە. مانجی ڕەمەزان طبعاً مانگێکە لەبەرەوەی خێر و پاداشت لە مانجی ڕەمەزان زۆر گەورەترە لە مانگەکانی تر. پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام دەفەرمی کەسێک فەرزێک لە مانجی ڕەمەزان دەکا وەکو ئەوە وایە 7 فەرز یعنی بەقەدەر 7 فەرزی غەیری مانجی ڕەمەزانە سنەتێک دەکەی بەقەدەر فەرزێکە بمعنە بەقەدەر 7 سنەتە لە غەیری مانجی ڕەمەزان تۆ دەیکەی و مانجی ڕەمەزان مانجی قورئانە لەبەرەوەی قورئان لە مانجی ڕەمەزان دابەزیوە و شەوی قەدریش کە باز دەکرێت خێرەکەی و قورئانی پیرۆز باسی کردیە لەیلەة القەدر خەیر من ئەلف شەهر چاکە و پاداشت و سەوابەکەی زیاترە لە 1000 مانگ لەبەرەوەی چونکە لەو شەوە خوا قورئانی دابەزاندووە لە لەوح المەحفوظ لە بۆ بەیت العیزە لە ئاسمانی یەکەم و پاشتریش هەر لە مانجی ڕەمەزان خوای تبارک و تعالی قورئانی لە بۆ سەر پێغەمبەر دابەزاندووە لەبەرەوەی گەورەترین عیبادەت خۆ مەشغولکردنە بە قورئان خوێندن چۆن پێغەمبەر عەلەیهی سەلات وسەلام قورئان ڕەبت دەکات لەگەڵ ڕۆژوو دەفەرمووی الصیام والقورئان یەشفعان للعبد یوم القیامة ڕۆژوو لەگەر قورئان هەردووچیان تکا و ڕجا دەکەن لە خزمەت خوا لە بۆ ئەو کەسێک کە بە ڕۆژوو بە قورئانی خوێندیە بە شەو خەریکی قورئان خوێندنە لە شەو نوێژ لە تەراویح لە دوعا و زیکر و تەسبیحات بە شێوەی گشتی قورئان خوێندن تەراویحکردن لە پاش نوێژی عیشا تا نوێژی بەیانی نوێژی وەترکردن هەموو ئەو عیبادەتانەی کە ئەگەر ئیحسانە چاکەیە سەدەقەیە و جێبەجێکردنی فەریزەی زەکاتە ئەمە هەمووی ئەو چاکانەیە کە لە مانجی ڕەمەزان خێر و پاداشتەکەی زۆر گەورەترە لەوەی کە لە وەخت و کاتێکی تردا بکرێت. دکتۆر جەمیل سورچی مامۆستای زانکۆ زۆر سپاس بۆ ئامادەبوونت. دەستخۆش. عێراق و هەرێمی کوردستان بەگشتی ساڵانە سەدان تۆن خورما هاوردە دەکەن لە وڵاتە جیاجیەکان بە تایبەت ئێران، فەڵەستین، سعودیە. هەرێمی کوردستان زیاتر لە سعودیە و هەروەها فەڵەستینەوە خورما هاوردە دەکا و ئێستا لە بازاڕەکانی کوردستان و عێراق نزیکەی 72 جۆر خورما هەیە. لەو جۆرە خورمایانەش عێراقیەکە لە هەمووی هەرزانترە و ئەوەی فەڵەستین لە هەموو جۆرەکانی خورما گرانترە. زانیاری زیاتر لە ڕێی راپۆرتێکی هاوکارانمان وەرەگرت. دەیان ساڵ بەر لە ئێستا عێراق بە یەکێک لە باشترین وڵاتانی هەناردەکانی خورما هەژمار دەکرا بەڵام دوای جەنگەیەک لە دوای یەکەکان و سەپاندنی گەمارۆکان ئێستا وای لێ هاتووە عێراق ناتوانێت پێداویستی ناوخۆ تەنانەت لە بەرهەمی خورماش پڕ بکاتەوە و بۆیە بازرگانانی عێراقی چاویان لە بیابانەکانی نیمچە دوورگەی عەرەبی و فەڵەستینە پێداویستی خورما زیاتر سەربرێوی لە بازاردا بە زۆریش ئێستا هاتووە دەرەوە ئی هاوردا وەکو فەڵەستینی سعودی ئیرانی ئی تەنانەت عێراقی و کاتەی نامینێ بەسەر دەچیت وەرزی دوو چەند جۆرێکیە یەک جۆر دوو جۆرەی عێراقی بە زۆری ئەوانیش وەکووەندە پاک و تەمیز نینە وەکووانەی کە لە دەرەوە دێن لای خۆمان ئەو قەسپێکە پێ دەڵێن کورتکوش ئەویان لە هەمووی هەرزانترە ئەویان زۆرە بەس عیب نەبی کە دەیخۆی بەبێ یعنی پاک و خاوێن نییە تەمیز نییە هەموو نەوەکتێ دەکرێت و لە ناو کارتۆن دەکرێت دەیهێنێت. لە بازاڕەکانی هەرێمی کوردستان خورمای ئێرانی و فەڵەستینی و ئیماراتی و سعودی هەیە زیاتر لە 72 جۆری خورما لە بازاڕەکەدا هەیە. نرخی خورما لە بازاڕەکانی کوردستاندا نەزمترین نرخ خورمای عێراقیە و بۆ هەر کیلۆیەک 800 دینارە.
بەرزترین نرخ خورمای فەڵەستینیە و بۆ هەر کیلۆیەک 65,000 دینارە. ئێستا بازاڕی عێراق و هەرێمی کوردستان بۆتە نیشتیمانی دووەم بۆ خورما ئێرانیەکان، چونکە لە سایی داکەوتنی بەهای تومەن هەم نرخیان نزمە و هەمیش خواستیان لەسەر زۆرە. خورمایەکەی نوێیە ئەوە یەک ئیسار بە ساڵە دێ کە دێتە کۆنتترۆلی بازارەکەشی بەوەیە تومەنەکەی هەرزانە ئەوساڵ تومەنەکەی زۆر شکاوە ئەو خورمای پارەکە بە 35,000 مەدەفرۆژ شتا بە 12,000 دەیفرۆشی فەرقی تومەنەکەیە زۆریش هەرزانە و خورمایەکەشی زۆر چاکە. خورمای ئێرانی بەعام خورمای ئێرانی لە بازارەکە کۆنتترۆل کردووە بە تەواوی هەرێمی کوردستان و عراقیش ئەگەر لە عراقیش دەڕوە. عێراق پێشتر زیاتر لە 22 ملیۆن دارخورمای هەبوو، بەڵام ئێستا خاوەن بیابانێکی گەورەی بێبەرهەمە. ئەمەش وای کردووە وڵاتانی ناوچەکە تا دەگاتە وڵاتێکی وەکو فەڵەستین بتوانێت بە ئاسانی بەرهەمی خۆی لە بازارەکانی ئەو وڵاتەدا ساغ بکاتەوە. دیاری شێخە، کوردستان 24 هەولێر. لەگەڵتان بەردەوامین و ئەچینە تەوەری هونەری پارشیف ئەویش لەگەڵ هونەرمەندێکی بواری نواندن کە ماوەی ساڵانێکی زۆر خزمەتی کردووە بۆ تایبەت بە بواری هونەری کۆمیدیا. ئەم شەو لەگەڵ ئێمە گۆڤار ئەنوەر هونەرمەند ئامادەیە بۆ قسەکردن لەسەر کار و بەرهەمەکانی ئەم هونەرمەندە و بزانین لە ڕەمەزاندا هیچ کارێکی نوێی هەیە. کاک گۆڤار ئەم کاتت باش زۆر بەخێر. زۆر سپاس بۆی بەڕێزی دەکەم. بەر لەوەی بچینە سەر کارەکانی پێشترە بۆ ئەم ڕەمەزانە هیچ کارێکی نوێت هەبوو؟ وەڵاهی ئەو ڕەمەزانەی بەخۆمە هەر خەریکی بەرنامەی لەمە هەر هەموو ئەفتان خەریکی بەرنامەینە بەڵام ئەو ڕەمەزانەی پێمان باش بۆ پشوەک بدەین خۆمان فۆرماتێک بکەینەوە بخۆمە ئامادە بکەینەوە لە بۆ وەرزی نوێ لە بۆ بەرنامەی کەنیشۆ بەڵام هەر بەناو بلێن ئیسراتین دوو سێ هەفتەیە کە ئیسراتیشین هەر خۆمان ئامادە دەکەین هەر خەریکی خۆ ئامادەکردن و چۆنیتی پێشتر بزانانی چما کردی و چمان کە فۆرماتش خۆمان گوی لە بۆ جێژنە خۆمان ئامادەکەین. باشە پێشتر باس لەوە کرایان ئامادەکاریە کرا بۆ ڕەمەزان چونکە خەڵک زیاتر لە ڕەمەزان سێری تەلەڤیزیۆنەکە سێری دراماکە ئێستا درامانیە یان کار لەسەرەوە ناکرێت کە لە ڕەمەزاندا بەرهەمتان هەبێ؟ وەڵاهی بەخۆی من تەنها ئەو ڕەمەزانەی نەبی ئیشم لەسەر درامای ڕەمەزان نەکرد یاگەنە هەموو ساڵی ئیشم لەسەر درامای ڕەمەزانێک کردبوو بەڵام ماشەڵڵا ئەو سار هەر یەکجاری وەزاکە هەمووی هیچی کرد ئێش دراماش بەڕاستی ئەوڕۆ درامە بەهەمەتە بەرهەم نایەندرێت ئەگە بتێ کارێکی باش بکەی و کارێکی پۆخت بکەی پێویستی بە مادە هەیە ئەو مادەیەش ئامادە نەبیتن ناشکری بە قیچە لە ئەو شتانە جێبەجێ نابی وشتی باش لێ دەرناچێت ئەزانە نەیکی باشە لەوەی توشتەکەت کرد کە نەبووە جێگای باشی لە بۆ خەڵک من پێ باش بوو نەیکەم باشتر لە بۆی کەشتێکی واب نەکەم کە خەڵک پێ باش نەبیت. باشە ئەگەر زۆر نەبێت لە ڕەمەزانی پارەوە تا ئەم ڕەمەزانە کار و چالاکیەکان چی بوو؟ وەڵاهی لە ئەو ساڵ بەڕاستی من کرد لە بۆی من خەریکی بەرنامەکەم بەرنامەکەشم هەمووی هەفتانەیە ڕۆژانەش پرۆڤم هەیە لەوانەیە کاتێکی زۆر لە من بگریتن بەڵام لەسەر ئەوەشە هەم کاری خۆمان کردیە لەوانەیە مە خەریکی هەم درامایەکیش بوومە بەڵام تەواو نەبوو پێم تەواو نەکرانی بەڕاستی لەوانەیە ئینشاڵڵا لە ساڵی ئایندە لەوانەیە ئەویشتاوکە چکە دراما زۆری دێ بەڕاستی و خەریکی و بەرنامەش بوومە خەریکی چەند کورتە فلیمەک و چەند بەرنامەیەشتر بووم بەڵام ئێستا هەندێکیان تەواو بۆ هەندێکیانەوە لە مۆنتاژەوە خەریکەتەوە دەبیتن. لەناو خەڵک بە قسە خۆش و ئیتر زۆربەی بەرهەمەکانت کۆمیدی بوون خەڵکت خستۆتە پێکەنین ئەم هەستە چی بەتەوە بەخشێت یان کە ئەچیتە دەرەوە خەڵک چیت پێڵێ داوای چیت لێکە؟ بەخۆی بە نسبەت خۆم بە وەکو خۆم دوسێ شتی زۆر خۆش بە من دەبەخشە یەک کە دەبینم خەڵکە دڵخۆشە بە شتەکانی من و هەز دەکەم زۆر جار هەیە وەکو منداڵی ئینسان جاروێ بیر دەکاتەوە یعنی جاروێ بیر دەکەمەوە دەرم لەوانەیە خۆی گەورە لە بە خاتریەوەی لە من خۆش بیتن لەوەرێک ئینسانەکە توانی دڵی کەسە خۆش بکەی من هەموو جارێ بە تەنیاشدا دەنیشتندرم ئەگەر هەر ماڵی یەک منداڵم لێ ڕازی کردبی کۆی دەکەمەوە جاروێ هەر بۆ خۆم جەماوەەکەت زیاتر شتەمەنێکە مناڵیان وەڵی من هەموو بابەتەکانە
هەموو بابەتەکانە بەڵام ئەمە زۆر شتی زۆر قەنعاتم بە منداڵ هەیە بەڕاستی زۆر دڵم پێیان خۆش دەبیتن ئەگە نات جەماوەەکەی من هەموو لە هەموو بابەتەکانی تێدایە بڕوا بکاتە کە سەفەریش دەکەم کە سەفەریش دەکەم سواری فڕۆکە دەم کە دەبینم منداڵە شتێ دەرەخوا بە سەلامەتی دەماگەینی منداڵ بەریەوە وەکەوە نیە زۆر دڵم پێیان خۆش دەبیتن بەڵام کە دەشبینم خەڵکانە کە دڵخۆش دەبی هەست بە ئاسوودەیی دەکەم بەڕاستی چکە ئەوڕۆ بەڕاستی بەدەست هەموو کەس ناکەیت تۆ بتوانانی دڵی کەسێک ڕازی بکەیت تۆ لە ماڵێ لەوانەیە دوو منداڵت بیان منداڵەکە دوو منداڵت هەیە هەتا دڵ یەکە چیان ڕازی دەکەیت زۆری دێ ئەگەر تۆش بتانی ئەگەر دڵی یەک کەسێک لە یەک ئایلە دڵ یەک کەس ڕازی کردبی ئەگە 5 کەس بن یەک کەس ڕازی کردیتن چوارەکەیت کەس ئینشاڵڵا ڕازی دەبنەوە لە بۆ من شتێکی زۆر زۆر گەورەیە باشە ئەوە کارێکی قورسە کە بتوانین خەڵک بخەیتە پێکەنین یان دڵیان خۆش بکەیت نەک قورسە هەر زۆر زۆر قورسە بڕوا بکە لەوانەیە جارویە من شتم کردیە هەمووی ئاگر بۆ ناو هەناوی خۆم هاتیتە دەرێ بەڵام خەڵکانێکیش پێ زۆر پێ دڵ خۆش بووە بەڵام خۆ دڵخۆشنە نەگەت و شتەکە بکەی ئەو پێت پێ بکەنی ئەمە دەمێت دڵی پێ بکەنی ئەمە نامێ بەس ئیتەیبێ و پێ بکەنی ئەم دەمێت بە دڵی پێ بکەنی و دڵی ئاسوو دەبیتن ئەمە دەمێت ئەوها پێ بکەنی چکە کەس خەڵک هەیە پێ دەکەنی تەنها بە پێکەنی پێ دەکەنی و لە بیر دەکە بەڵام ئەگە تۆ توانیت دڵی بە پێکەنیم بێخیتن ئەو دڵی دەگەشێتەوە تەمەنی درێژتر دەبیتن ئەوە لە کلمە زۆر زۆر مهمە کاری کۆمیدی سەخەتترە یان کاری نواندنی ئاسایی ئەوە تەنها قسەی من نییە قسەی هەموو زۆربەی کەسایەتی جیهان و نەرمەندانە لەوانەیە هەتایەک ئەکتەری کۆمیدی دوور دەبیت چەندی ئەکتەریت کە دروست بیتن چکە ئەکتەری کۆمیدی چەند تایبەتمەندێکی هەیە یعنی چکە هەموو کەس دەتان مەسەلەن تەماشا دەکەن کە زۆر زانمونی لە سەبرادەکەن مەسەلەن لە بازار دەبێت ئافرەتێک دێ پێ دەکەنی دەیخۆ هەڵێگری پێ ناخۆشە پێکەینەکە ببینی یعنی ئەو کەسێک تا کەسێک بە پێکەنی دێغی دەبێت ئەو کەسە چی بکاتە تو پێ دەکەنی تو هەموو کەس ناتەنێ ئەو شتێ بەرامبەری بکاتن یعنی لەبەر چوە دەکەی هاتوو بەڵام ئەکتەری تراژدیا لەوانەیە زۆر دروستبی بەڵام ئەکتەری کۆمیدی زۆر بە زەحمەت دروست ئەگەر ڕۆڵێکە بنێ کۆمیدی نەبێتوانی ئەو ڕۆڵە ببینی بینیمە زۆر ڕۆڵانشم بینیە بەڵام کە زۆر جارە بە ڕۆڵ هەبوو بینی دەورەکە تراژدیش بووە لە کامیان خۆت سەرکەوتوترە بینی واللهی من طبعا لە کۆمیدیاکە زیاتر سەرکەوتوتر خۆم بینیوە بەڵام لە تراژدیش زۆر جار دەورم بینیوە بە خۆم ناچکە بە خۆم نازانم حەزاکەم بڕیان ئینسان لەسەر خۆی بداتم بەڵام دەرێن لەویش باشی ئەوزە نازانم لە چیان زیاتر بەڵام ئیتر ئەوەیە سەرکەوتن لە چیان بینێ چیان لە توانیتانی بدای تێدا بکەیەوە سەرکەوتن بەدەستینەوە باشە بابینە سەر بەسەر هاتەکان بێگومان لەبەرەوەی کاری ئێوە نواندنە و بەردەوامیش وەکو ئاماژەی پێکەی کە بەرنامەتان هەیە و کارەکەن ئەو بەسەرهاتی کە زۆر خۆشە لای خەڵکیان زۆر پێی پێکەنی و کامێ خەڵکی خۆشکە وڵا بەسەرهات زۆر ماشەڵە هەنوا بەسەرات مامەستە بەزەم بەسەراتش زۆر سێرم ڕۆژێک بەسەر لە فلکەی ئیسکان ڕۆیشتم دەمیست بسمە هۆڵی میدیا زەغێر لە فرکەی ئیسکانەگە تۆ ڕاست بڕۆی دەبی ئەو لای بگری ئەگەر یەکێک بسوڕێتەوە دەبی بۆ تەنیشتێدا بڕە ئیتر هەردووکمان مخالف بووین بەڕاستی منیش مخالفم چکە دەبا من لەو بەرە ڕاوەستمەوەش بێتە ئەو بەرە یان دەبا مساعدەیەک بکەین هەردووکمان مخالفین یان چار نییە وەڵام ڕۆیشتم ئەویش هۆڕنی لێدا وڵای مش بەڕاستی زۆر درم تۆ من شۆڕم لۆ لێداوە وەڵا ئەو های لەمو کرد زانیم جوونیدا وەڵام ژۆ هەم لێ کردەوە بەس وەڵا جوونم نەدام ئەو هەم لێ کردەوە گوتێگە پیای وەرە خوارێ وڵی بەڕاستی ئەمش گوتم مقابلە چێوەش هاتمە خوارێ وڵا هاتمە خوارێ بەس کابرا هاتە خوارێ کابرا چ کابرا خۆم لەبەر چاوی کردانی ئەو قسەم لەگەری زۆر ئەنتیکە و زۆر زۆر گەورە بوو وەڵام ڕاستە نازڵم کرد گوتم کاکە چێتەوە ئەخە گوتی پێستا حال مەزلەکەم لەدا حیاشم نەچیزە لێ من سوکەم دوات چ برێمەوە خەڵکەی کابرا گوتی ئەو لەوە تۆ جوونت بەندە گوتم کاکە وەڵە جوونەدە بەخوات و ئەو هات کرد بەزان گوتم سەرچاوم سەلام لێ کردی گوتی نا جووندا دوای تەماشایشیم کرد گوتی کورەت و پیاوە فلیمەکەنەوەی عەنتیکەکە گوتم چیهان گوتی کورە ئەتووە هەموو جارە پێت پێ دەکەی نازانم هەجا هەر بەو شێوازە جوانەی قسەی دەکرد گوتم هاوێ گوتی بە قورعی لە ڕقم تەلەفۆن دێ وەڵام ڕقم تەلەفۆنی شەمۆمدایە خۆم نەدایە چ بۆمانە سعدیە کونویدیشەیە تەلەفۆنی لە شەمەوەی کردەوە ئەوە کوێ ئەو ڕۆمە مساعدەما کردی ئەو هاگە ناتوونە بای بە قورعان هەموو قەربم دەشکان دەوێت دەگو با بە چ باسی ستەکەی ئەم چێ ئەتو کوردی گوت عەندێکی لێ شەمەش فەقیلواتی دەگەی دەگوی با وایە دەگو وەڵی ئەگەوە تو نەبایە کورە گوتی کاکە من هەونیمە ئەمە شەمۆمە تۆ باسی شێ دەکەی زاهم دەڵێن لەمە شێرۆ تێمە شەمۆمە گوتی وەڵڵە سبێنێ بیبینم دەبی هەر پێنج تایی بتاقێنم
شەمەش گوتی حەقیەوەی پێشتریش بکە. شەمەش گوتی سەرت سەرتایە خۆسپێرەکەی ناتەقینی گوتی سەرتایەکەی دەتەقین و خۆشی دەتەقین. دەستخۆش. بێگومان بەسەرهات لەناو ئەو کەسانی کە لە بواری کۆمیدیا کارەکان زۆرە زۆر جارە قسەیە شەکرێڵێنەوەی هونەرمەندن درەنگتر پیرە بن لەبەرەوەی هەمیشە لەناو خۆیان لە دەرەوە کاری نواندن جیاوازەوە لە هەر کار و پیشەیەکی تر. پێم خۆشە بینەوە سەرمانگی ڕەمەزان بۆ هونەرمەندان جیاوازێکی چیە لە ڕۆ کۆمەڵایەتیەکەوە نەک لە ڕۆی کاری هونەریەوە بۆ تۆ کە ڕەمەزانیت چه هەستێکە بۆ دروستە بێ؟ وەڵاهی ئەمەش وەکو هەر وەکو مەلگایە بەڵام هەندە خەڵکە بە شێوازەشکە لێ دەداتەوە ینی ئیتر شێوازەکەی چۆن؟ هەندە کەسی وازان دەرێنگە هونەرمەندانم کە هەندێک هونەرمەندان بە ڕۆژ و نابن و یان دەشتێ ئەو شتانە لە کنیان زۆر گرنگ نییە بەڵام بەعکسەوە وەڵاهی بڕوانەکەمە هیچ ڕەمەزانێکمان خواردبی وەکو خەڵکەش بە ڕۆژی دەبن و زیاتر لەوانەیە خۆمان زۆر شانەز بۆ دەکەم دەرێم لە هەموو عالمە زیاتر ڕێز لە من ڕەمەزانی دەگرمەوە زۆر شانەز بۆ دەکەم مانج ڕەمەزان لەکنەمە زۆر تایبەتمەندی خۆیە لە زۆر ڕووەوە بەڵام هەندە خەڵکێ بەو شێوازە لێک دەداتەوە باشە قسێک هێڵن خۆشخۆرە حەزی لە چه خواردنێکە خواردنی خۆشیان ئاساییە هەرچی ناوەڵاهی ئەوانەی زۆر لە من نێزیکن هاوڕێکانم زۆر باش زانم ئەوی لەگەمی لە برسان دەمری بڕوا و کەچکەمە زۆرکە زۆر لەگە شەمەی ورنەگە ئامی زۆر پێکۆینە ڕۆژێ لە دەستم بزاردێری کاکە بە شتێکی خۆ شتێکی بخۆم خواردن ناخۆی خواردن ناخۆمە من زۆر ینی هەر زۆر لە لاشم گرنگ نییە هەر زۆر لە لام گرنگ نییە اینجا وڵای جارێ ڕۆژی سوڕای تۆ منانم نە خواردیە خواردنی منیش بەخۆی ئەگەر زۆر بخۆم 150 گرام گۆشت میشیە ئەگەران دە خواردنم لەوانێ ساڵ و نیوەک دەبێ من هەر شتێک ناوڕوونی سۆر کردەوە نایخۆم نەگۆشتی برێستورەوەوانە هەرکوو وازم لێ ناروازم لێینە چکە بخۆم زۆر قەڵەو بووم لێ باسەوەم کرد گوتم وەکو ئێستا تام لە سەدانی شت چکە دەوای قڵەکی گەورەتر بینەوە ئاماژەت بۆ کردکە وایە کورسێکی گەورەتر بەڕاستی ساڵۆکو هەژمان پێشستا وەزنم زۆر بە مەزمە تا 215 کیلۆ ڕۆیشتم ئاسایی ئەگەر ئێستا باسکی چەنە؟ ئێستا 139 کیلۆمە تقریبا 76 کیلۆم دانایە لەوانێ سە پرسیار بێ بڵند چۆن دابەزێشکە زۆر وەڵاهی جاروێ ناوێرم فەیسبوکەم بکەمەوە چۆن زعی بوو هەر شتیوانە بەس لێرەوە بەیان ئافرەت زۆر دەبرس وەڵا بەخۆی چیان بخۆم نەشتەرگەری گەدەم کرد بەڵام بەخۆشی ئینسان دەبی بڕۆکە هیمەتی هەبی بەخۆی دەبی بڕۆکە مڕاتی خۆی بکاتن بەڕاستی دەبی مساعدەی خۆی بکات لە ڕووی نەبی بڕێک نەفسی خۆشی ڕاگریتن بەڕاستی هەندێک کەسێ وازای داخۆی بە زۆر خواردنە قەڵەو بن بە یەک شت قەڵەو دەبی ئەکە من بە شیرنی قەڵەو دەبووم وازم لێینە ئەجە هەیە بە شتەشکە قەڵەو دەبی بەخۆی هەیە چەندیش خواردن بخوان کە من چەند حەبرام هەیە خوا خۆی تەنیا ملیم کەمەریان زیادکە زیاد ناکە بەدەستە خۆیان نییە تۆ بەشی ئەوانە نە بەشیوانم بردیە هەر ئیوانی پشتی خۆشم بردیە ئاجە هەندێک شتێ دەی مساعدەی خۆت بکەی مەسەرەن نەوەز ئەوە نییە تۆ خۆ لە بۆی بیکوژی بەڕاستی ینی هەندێک شتێ مەسەرەن ڕوونە نایخۆم زۆر واتە لە کاتی نەشتەرگەریەکەەوە ئەو خواردانە ناکە لە کاتی نەشتەرگەریەکەوە دکتۆر ئەوەی لۆشی دانابووم ئەمن کردمەنیوە ینی ئەوەی لۆ منیشی دانابوو ئەمن کردمەنیوە وەڵڵاهی ساڵێک و 8 مانگە هەر شتێک لەناو چۆن و بڕیارەتدا چونکە ئەوەیە بۆ خەڵک سەختە ئەوەیە کە ناتوانێت بڕیار بە ئیتر کێشی خۆی ئەمە دەزانیت چیە ئەوەی دەمێ بە زۆر کەسامل خاستە ئەوانی کە زۆر شیشان زیادە دوو ڕێ مردن یا مردن ئەن هەردوو چوچێکە یعنی ئەگە ئەوەی نەکەی بەخوای دەتکوژی چکە من وەڵڵای وەم لێ هاتبوو جارۆ دەچمە سە مەسرعی دوو پێ بڵقە بوو دەبایە دەستم بگرن دەبایە دەستم بگرن ینی ئەوەندە زگم بەخۆم دەستە ینی تەمەشام دەکرد دەچم داوای پانتۆڕەکەم دەکرد نەبوو لە هەموو هەولێرێ دا ئێستا بەکەی خۆم دەم کا 52 لە بنەخوارە کەیفم بۆی دیجارێ بە قەسی کابرێمانی دەکەم ینی ئەوەندە کەیفت پێ دێت بێتگە لەوەش خۆت دەکوژی ینی تووشی نەخۆشیێک دەبی هەموو ڕۆژێ نەخۆشی دڵ زعیف دەبی ینی لە هەموو شتی ڕوویەکەوە بەڕاستی تووشی کارەسات دەبی ینی بە خۆت دەتوانین چارەسەری خۆت بکەیت زۆر ئاسانیشە بینەوە سەرکارە هونەریەکانت ئەو هونەرمەندانەی کە دڵخۆش بووی کارت لەگەڵ کردوون هەر لە سەرەتای دەست بەکاربوونەوە تا ئەم کاتەی ئێستا یان زیاتر لە ئەزمموی کێ سوودت وەرگرتووە واللهی ئەمن هەر لە مناڵوە بەخۆم حەزم لە شانۆ بوو هەر لە پۆلیەکی سەرەتایی
زۆر حەزم لە مەسرع دەکرد زۆر حەزم لە کاری هوەری دەکرد یادیان بەخێر ئەو کاتی لە مەکتەبی دزلە بووم چەند مامۆستایەکم مامۆستا ئەمجەد و مامۆستا حەسەنوان بەڕاستی ئەوانە ئەو کاتی زۆر تەژیاندیان گۆ وڵی دەتانی لە داهاتوودا بتانی کاری هوەری بکەیت چکەم هەتا ئێستاش نارێم لەرم چکەم نەبیمەوە چکە هوەرمە زۆر گەورەیە زۆر گەورەیە بەڵام هەوڵ دەدەین ئیشی هوەری دەکەین بزانین دەگەینە چێندەر لەو کاتیەوە دەستم پێکرد بەڵام لە دوای 92 بەڕاستی یەکەم کەس کە دەستی منی گرت مۆیت فەقێ بوو چەند شانۆگەرێکم دەکرد تەشقەرشیان پێ دەکردم وەڵی هەندە زارگاڵتەشیان پێ دەکردم دیان گۆ کاری هەرزەکاریە و لە ئەوەکان لەسەریان دەنووسیم و بەڵام من کۆڵم نەتدا لەو شتانە زۆر ئاسایی بوو لەکردم زۆر دڵم پێخۆش دەبێت ئەوان کە باسی ئەو شتانەشیان دەکرد ئەمە دڵم پێخۆش دەبم دەنگۆ خۆناوی منی تێدایە دەنگۆ خۆشتیان نووسێجە بە خراپە باشە هیچ مشکلە نییە بەڵام چەند گەنجێک بووین پشتی یەکمان دەگرت بەس ئاخر شانۆی لە دوای لە 92 کە کردم شانۆگەرزەم و موێت فەقێ زۆر هاوکارم بوو بەڕاستی بەڵام هەستام چم کرد تەسەشی زۆرمدا هەستام چۆم ماڵی عین ماڵی داکەم ئەو کاتی هەستام چۆم دووتەنێکم بۆ لە هەموو ماڵەکەم هینە لەسەر مەسرعیمدانە کردمە دیکۆر ئەنی بەکەن تۆرت و بە نازانم هیچیان نەوت لە ماڵ داکم باوم زۆر تەژیان دەکردم خوافیان کە هەر زۆر تەژیان دەکردم ماڵ چۆم ئەوانم هینا هەموم لێدانە شانۆگەریەکم کرد ئەو شانۆگەریەم بۆ جێ سەرنجیانی لە پاش چەند شانۆگەرێک بۆ جێ سەرنجی و باسییان دەکەن دەگەن گۆ باشان دەگەیان گۆ خراپە زۆر دڵم پێخۆش بوو دیارەکەم باید دەچم لە مۆسکۆی داشتم بەس دەم گۆ جێ ڕاگرم بزانم سدەرێن سناگرن لەو ڕۆدا دەستمان پێکرد دەستم پێکرد کاکمۆیت وەکو باسم کە زۆر هاوکارم بوو لە دوای مامۆستا تەڵات سامان بوو دوای مامۆستا هیوا سوعاد بوو بەڕاستی ئەوانە زۆر پژی دەرهێنەر ئەخ ئەوانە دەرهێنەر بوون بەڕاستی ئەو دەرهێنەر مامۆستا سەبا عەبدوڕەحمان بوو ئەو زەوەی لە هەر بەڕاستی دەرهێنەریش نمایە من لە برێ لە هەولێری ئیشم لەگەریان نەکرد و دوای پەرەمان پێدا دوای داخلی فیلمی سینەمایی بوون و چەند فیلمێکی سینەمایم کرد و چەند فستیڤاڵات و ئیتر وردەوردەوە لەگەڵ کامیان زۆر مرتاح بووی ئاسوودە ئەمە لەگەر هەر هەمیان مرتاح بوومە برێت چۆن لە بۆ ئەمن ئەگەر لەگەیەک هەموو شارزای تەبیعەتی منن لەگە هەر کەسێکی مرتاح نەبووم ئیشی لەگە ناکەم ئیشی لەگە ناکەم بڕۆ ڕوش پێ دەرم و لەو دەمیش پێ دەرم هیچ شەرمیش ناکەم ئەو دەمەی لە معادی باشترە نەکردو هەلێم لێم تۆڕە بیت درم درم ناتام لەگە توش وا هەبووە کارێکی هەبێ یان ڕۆڵێکی هەبێ کە زۆربەی کۆمیدیە لەو کاتەیە تووڕە بوو بێتی یان نەتوانی بێ ڕۆڵەکەت ببینی تووڕە بوومە بەس شارزای تەبیعەتی من دەزانن 2-3 دقەیە دەزان 2-3 دقەیە دەزان ساردەمەوە ئەتیادێ بەس هەند زۆر جاریش تووڕە بوومە خۆشم لە کەس تووڕە نەکردێت چوومە ینی بەجیم هێشتینە چوومە ساعتێک 2 ساعت ئەزیشم نەکرد لە کەسیش دێم دڵگران بیتن یا هەر بخۆشم ماتیمەوە لێ نەگەڕایمە کەس لێم تووڕە بی حەز ناکەم کە تووڕابی چیەکەی هیچ دەڕۆم حەز ناکەم ئەو قسە چی بکاتن من حەز ناکەم قسەی پێ برێمەوە حەزی لە شەڕ نییە نانە حەز ناکەم تووڕە دەبم بەس 2 دقەیە ئەوانی لە خۆشم گەسکەتنە و گەنجانی ئێستا زۆر بەیانی پەیمانگەوانە من زۆر سوپاسیان دەکەم نازم هەردەگرن تووڕە بم قسان ناکەن ینی ئەوانی لە خۆشم گەورتن ئەوان لەمە تووڕە بن ئەمەش قسان ناکەین دەڕۆم بە زیان دێرم هەتا ساردەمەوە دوای دەگەڕێمەوە ئاسایی باشە لە باسی شەڕ و ناخۆشی بینەرەوە بەسەر هاتێک لەگەڵ دەرهێنەرێک لە کاتێکی تر ئەگەر لە بیرە مابێ وڵاهی بەسەرهات نارم بەسەرهاتم زۆرە بەس ناوڵە بەسەرهاتەشکەم لەگە شەمە بەسار شەمە وەخت خۆی لادەچی کڕی یەکەم زار و پاسکە دوای لادەچی کڕی هات دووە بە دوم کات لەناو شۆکانی ئیسکام وەتی کورە وەرە سارزان بم گوت داخۆی چی کڕیبی ئەز بەڕاستی ئەو کاتیش لادە زۆر مهم بوو لادەچ کرد هەرماتی کرد هەرماتی کرد لە مشە گوت هەر بۆتم باشە وەختی لە تەلەڤیزیۆنی KTV میلیۆن بەرنامەی دوربینمانە بوو وتی بڕۆ بە ساری دیسکە بەڕیمەوەی ناچین عالم دەکەوتە دوو مەمارە دەوە چیە لە ڕۆیشتین ئەلحەق تا چینێن دەر سارعوینەوە چی گەڕاینەوە لە ڕێی دەڕۆیش هەر ماتی سارەکەی کرد هەر ماتی سارەکەی کرد ئەمەش هەر گوتم باشە کاکە وەڵا ئاماکرد ڕاست گێڕاتە دەرێ وەڵا گێڕەکەیدا دەستمش نەباش خۆمدانابوو هالا قی تەشکە ڕۆیشتی وستی بسرۆت ڕاست سوکانی شاتە دەرێ خوارد سای سوکانەکەش دێم گوتی کوڕ ڕاگرم باش فەڕعم کرد بەخۆی تەپلێشکە
سارەکە تەکەری بەر بووە ئەگە ناخوازە خۆمە لە دار و دیواری داری دیواریدا ئەوەش لا دەگە قڕبە سەرێ لەبەرەوەی لە هەردوو بەسەراتەکە لەگەڵ بووە لێرەوە سڵاو خۆشەویستیمان بۆ هونەرمەند شەمۆ بێگومان ئەویش کەسێکی بەتوانە و بە ئەزمونە کەسێکی دیاریشە و کارەکانی جێی ڕەزامەندی خەڵکە بەرەفەنانێکی جوانە شەمۆ بەڵێ بینە سەر ئەو کارەی باست کرد بێگومان کە تایبەتە بێت بە دراما هەرچەندە کاری دیکەت هەیە ئەوە بەدەرەوە ئەو پرۆژێ بەشداری تێدا کردووە ڕۆڵی تۆ چییە کاراکتەری تۆ چۆنە لەویە وەڵی هینە لەم ئەو درامایی ئێستاوە زۆر لە مێژە خەلیکم ئەم کاری دەرهێنانم بەخۆم ناو کردووە یەکەم جاریشە زیاتر لە لەوانەیە بیگەینمە 50 ئەڵلقەی سکاتە ئێستا ئەڵلقە لێرخوانەکە لەمان نەڕوویشتێ بۆ شێو نەگەیشتە 50 و نیازم ێگە لە بۆ ساڵی ئایندە ئامادەی بکەم لەوانەیە هەندێک سینناریۆکەی درێژکەمەوە لێ بگەڕم هەتا نێزشی 6 ئەڵلقەش بڕواتن و هیوادارم بتوانم بە هاوکاری هەموو لایەک بتوانم هەم سینناریۆکەی دەستکاری بکەم و درێژ بکەمەوە هەمیش بگەینمە ئەو مەبەستە و چەند ئەڵلقەی کامل مەبەستمە واتە ئەو بەرهەمەت بۆ ڕەمەزانی داهاتوو لۆ ڕەمەزانی داهاتوو ئینشاءڵڵا ئەگەر خوددا تەمان بدا و هیچ ڕێگرنگ نێتە پێشمان ئینشاءڵڵا لۆ ڕەمەزانی داهاتوو تەواوی دەکەین باس لە بەرهەمی سینەمای بکەین بەشداریت کردووە لە سینەمادا تا ئێستا بەڵێ لە 4 فیلمی سینەمایی بەشداریم کردووە وابزان وەکو ئەکتەر هەر من 4 فیلمی سینەمای مێ نازان مەجا لە شارەکانی تکار نازانم بەس وەکو فیلمی سینەما 4 فیلمی سینەمایم هەیە بەڵام یەکەم فیلمی سینەمایم کە کرد لە شوێنێک بۆ یاری بوو ئەویش لە یاریگایەکەی کەرکک لێ تاوەما کرد شکولە بەخوای گەورە فیلمەکە نەزعاتیشی زۆر گەورنە تقریبان زیاتر لە 40 خەڵاتی برد لە زۆربەی وڵاتان خەڵاتی برد هەر بەخۆشم لە چەند فستیڤالێکی لێوێن دەربووم هەر لە ناو کوردستانیش دەنگێکی زۆری داوە ئەو فیلمە هەم فیلمێکی کۆمەڵایەتی و اجتیماعی و بەسەرەت باسی ژیانی ئەو خەڵکانی دەکرد کە لە ئاواری گەڕابوونەوە ناو یاریگایەکەی کەرکک و هەر بەخۆ بەڕاستی هەر بەخۆ مەم لێ هاتبووکە ئەوەندە لە گەریان ژیام وەم لێ هاتبوو نەدەهاتمەوە ماڵێ هەنی ئەوەندە لە گەریان ژیام لێ چۆن 3 مانگ 4 مانگ لە ناو یاریگایی نەهاتمەوە بەس بەڕاستی کارەسات بوو بەڕاستی چات بە و یاریگایی دەکەت بەخۆش نەدەگە و خەڵکە و لێرکوانە دەژی دوایەوەمان لێ هات بەخۆشمان هەر لەگەڵمان لێ ڕاهاتین بەڕاستی بەس بەڕاستی ئینسانی زۆر باشی تێدا بۆ هەموو خەرچی لێ قەوما و هاتبوونەوە ناو یاریگایی خەرچی ئەو شارێ بوون لە ئەوارەی گەڕابوونەوە بەرچ ئاردەگەنەوە بخوان لە سەدانیش لە ناو یاریگای هەرچەندە خەڵکی کەرکک هەمیشە کارەسات و نەهالەسەب خەرچی ئەو شارێ خۆشیان بوون لەناو ئەو شاری خۆیان لە چەند ساڵ دەربەدەر و ئاوارە و قوربەسەری و گەڕابوونەوە ناو شاری خۆیان لە ناو یاریگایەک 2000 خێزان لە ناو یاریگایە دەژیا پارچە ئارد دەگەنە بوو لە ناو شاری خۆیان لە ناو دانیش چەند خانیشە زۆر بەشان خانیان داگیر کرا بوو زۆر بەشیان ماریان هەموو فەوتا بوو ئیتر لەو ژیانی بەداخەوە وەکوم بارودۆخەی ئێستا باس لەوە بکەین کە هونەرمەندان چەند پەراوێز خراونیان چەند گرنگیان پێدرێ پێویستە چی بکرێت لە داهاتوو بۆی بەرهەمی هونەری و کاری هونەری بەرەو پێش ببرێت ئەوە ئەمە مشکلێکی سەرەکیمان هەیە هەندێک لە بەرپرسانمان لەمە حاڵی نینە ئەوانش نەحەقیان نینە چکە ئەمەش نازانیتیان بگەینین چکە هەندێک کەسێ بەناو هونەر ئەوان وا دەزانداخوا هەموو ئەو خەڵکە هەمووی وایە کە چیان بێ دەکەی وا دەزانداخوا ئەوەش هونەرمەندە ئەوەش هونەرمەندە بەس مشکلێ مێ ئەمەش وا دەزانیداخوا ئەوەش بەرپرسە ئەوەش بەرپرسە نازانەوە سەلاحەتی بە زۆر سەلاحەتی نییە ئەمەش ئەومان لێ تێک چووە یعنی زۆر جارێ مەسەلە پەراوێستیە یعنی کاکە ئەوانەی کە هونەرمەندە بە پەنجەی دەست دەژمێردن دەزانن چێنە و چێنینە هەندە هونەرمەند هەیە لە ژیانێکی وا دەژیتن بەڕاستی زۆر ئەوانە وا دەزانداخوا وازانداخواگە هونەرمەندیان پەراوێزی خست وازانداخواوانە کە دەستن ئاسمانی کۆلات ئەو هونەرمەندە پەرۆزگە بە حیاتی نابێ هیچ هەلۆ گۆڕی دەمێنیەوە بڕوا بکە هەتا ئەتوانە هونەری نەکەی ناسنامەی ملەتی خۆت ئەو هەر ئەوە ژیانتە نەفرێت و دەچێت چاوت پێی دەکەی وا دەزانیداخوا ئەتو بەخێوت دەکە کاک لە بەرپرسێکی لێرکوان دانیشتیاتی خزمەتی خەڵک بکەی خوا تو لۆی دانیشتیات لێرکوانەوە لەسەر من بفرۆشی ئەتو لە سێر دانیشت واتەوە دەکەوە دادانیشتن وازانیداخوا تو دانیشتە هونەرمەندا بڕۆ سەردانیشی بکە گوڵ خۆی چ لێرەکەم نابتەوە دەبڕۆ بزانێت چی دەیە دوکاری هونەری بکە بەس لێ تێناگە
نەفەر هەیە بەرپرسە چینەکەی گوت لە خوتانە بازارەشی شەش بکەن ئەو هاتێ لەگەن بڕوا بکە نازانی بەس دەزانی شش و چیمەنتۆ بە چەندێ نازانیت هیچکە نازانی هەزار لیگەڕ باشتر لە خۆمان دیشەی خۆمان دەکەین و وازی دێن کۆتا پرسیار یان کۆتا وتە ئەگەر وتەیەکت هەبێت لێرەوە پێت خۆش بێ پەیامی خۆت وەڵا کۆتا وتە هەمان دووبارە کردیتەوە ماشەڵڵا سوپاسی بەڕێزتان دەکەین و سوپاسی کەناڵی 24 دەکەین بەڕاستی هیوادارم کەناڵەکان چاویان لێ بکەن و ئەو هاپەرە بە هەموو بوارەکان بدەن نەک چکە ئەمن زۆر متابایی دەکەم بەڕاستی هیوادارم نمونەیان زۆر بێ و ئیشکاری جوانتر بکەن دەستخۆش گۆڤار ئەنوەر هونەرمەند زۆر سپاس بۆ ئامادەبوون دەستخۆش بەڵێ بەڕێزانە چینە ناوچەی سوێرگە لە ڕەحای باکووری کوردستان لەوێ جۆرێک دۆشاو دروست دەکرێت کە ئەویش دۆشاوی تووە لە مانگی ڕەمەزانیش خواستێکی زۆر لەسەر ئەم جۆرە دۆشاوە دروستە بێت لە بەرەوەی پزیشکان ئەڵێن کە ئەم جۆرە دۆشاوە کاریگەری لەسەر تونوێتی و هەروەها تەندروستێکی باش بۆ مرۆڤ دەستەبەر دەکات پێکەوە زانیاری زیاتر لەسەر شێوازی دروستکردنی و هەروەها ڕاوبۆچوونی خەڵک و فرۆشاران دەبینی بگەرمبوونە هەوایرە تویان ڕێش و سپیکی هیشتن لە ناوچەیە سوێرەگەیە ڕەحاییژی ji ber gîştina tuyan demsala dimsê dest pê kir ji bo çêkirina dimsê tuyên ku tên berhevkirin bi rêbazên berê kîsan de tên eciqandin û ava tuyan ji bo kelandinê tê dazelandin. Zülküf Bayraktarê ku her sal bûtiyên baxçeyê xwe dimsê çêdike hem pê tevkariyek li debara mala xwe dike û hem jî qalavan fêdeyên dimsê tuyan dike. Rojiye da mesela merî bixwe meriya têr yani pê dikirin merî ne dibe tî ne dibe birçî yani heya me yani pir rindi yani em tabii em seva malê xwe raçêdikin zêde dibîjî em difroşin kîloyê wî jî 5 milyonî wa yani çel 5 milyonî ye. Ava tuyên ku tê dazelandin di beroşên mezin de saetek tê kelandin. Piştî saetekê cardin ev av tê dazelandin û pişt re cardin di beroşên biçûk de bi qasî 2-3 saetan tê kelandin da ku dimsekî zelal bêv destxistin. Habeş Aqgül jî xwediyê dikaneke xurekên xwezayî ye. Aqgül dibêje ji ber fêdeyên wê xelkê herêmê ji dermanan zêdetir dimsê tuyan tercih dike. Mîdê nexweşiyê îse ulserê pir tiştek baş e. Dimsa tuwa astımê, boyê bronşîtê, boyê em bên kokê îlaçkî pir rindî yani. Dere hele çêleyek em dibên wa bronşîtê de hayî dimsa tuwa eger bidin se pir baş dibe yani. Li îlacê pir çêtir e. Li gorî hosteyên dimsê dibêjin dimsê tuyan ji du cûreyan pêk tê. Cûrek ji tuyên reş, cûreyek jî ji tuyên spî tê çêkirin. Li gorî pisporên tenduristiyê jî pêşniyaz dikin dimsê tuyên reş ji bo parastina laşî zêdetir bi kêr hatiye û dimsê tuyan di nûkirina ezayên laşê mirovan de sûdewar e. دەچینە تەوەری تەندروستی پاشیڤ و باس لە پاراستنی دەم و ددان و تەندروستی ددانەکەین لە مانگی ڕەمەزاندا. شێوازی دروست چۆنە جیاوازی لەگەڵ کاتەکانی دیکە چیە چەند گرنگە لەم مانگەدا پارێزگاری لە دەم و ددان بکرێ هەرچەندە کاتەکانی خواردن گۆڕاوەوە بووە بە دووژەم بەڵام لەگەڵ ئەوەشدا چۆن ڕێکە بخرێت کاتەکانی ددان ششتن وەکو هەر کاتێکی دیکە بۆ قسەکردن لەسەر ئەم بابەتە لەگەڵ ئێمە دکتۆر دڵدار عەبدوڵڵا پسپۆڕی دەم و ددان ئامادەیە دکتۆرم کاتت باش زۆر بخێت بە سەرەتا بپرسم ئایا ڕەمەزان جیاوازی هەیە لەگەڵ کاتەکانی دیکە بۆ پاراستنی تەندروستی دەم و ددان؟ بڵێ بەتاکیت لە ڕەمەزاندا وەکو هەموو کاتەکانی جیاوازی هەیە لەبەرەوەی بەتاکیت دەم یەک لە بەشەکانی جسمە کە بەکاردێنرێت لە بۆ خواردن بەتاکیت لە کاتی لە ڕەمەزانانیشدا کاتی خواردن دەگۆڕێ کە کاتی خواردنیش گۆڕە کەواتە کاتی پاراستنی دانەکان و دەمیش و زمانیش دەگۆڕێتن
لێ دایمەن لە کاتی ڕەمەزانان پێویستە ینی زیاتر ئاگامان لە دانمان بچکە بە تاکید زۆر گۆڕانکاری بەسەردادێ هەم لە کاتی خواردنەکان هەم لە نەوەی خواردنەکان هەم لە ئەو ماوەی کە ماوە کێشکەنانی یعنی کە خواردن ناخۆی لە سەردان و وشکبوونی دەم و وشکبوونی زمانەکان هەموو کاریگەری هەیە لە سەردان فوربایەک باسی هەمویان بکەین سەرەتا بینە سەر ئێستا کە کاتی پارشێوە کاتی ددان شوشتن چۆن ڕێک بخرێ بەر لە خواردن پاش خواردن بەتاکید ددان شوشتن لە خۆی ینی شوشتن دەبی پاش خواردن بی چ پێش خواردن سەسیرێک وانە دەکاتن بەڵام دەگەرێتەوە سەر لەبەروی ئێستا لەو کاتانێک کە ئێستامە لە ڕەمەزانداین خەڵک کەمتر لە شەوان دەنوی ینی نووسن و هەستان لە بەپاشی و کەم بووە لێ دەکرێت مەسەرەن لە کاتی پاژۆی کە نان دەخوێت لە پاشی و ئاخیر شت ددانەکان بشوورێ ینی دەدەقەک پێش ئەوەی کە مەسەرن دەست هەڵگیر لە هەموو لە بانگیان پێش بانگ دەدەقەک پێشتر دەتوانرێت ددانەکان بشوورێ و بۆچی دەدەقە پێشتر بەڵێ لەبەر ئەوەی زۆر جار ماجونەکان ینی ئەو ماجونانەی کە ئەو هەویرێتدانێکە بەکاردێنرێت زیاتر دەم و شک دەکاتەوە ئەوە گرفتێکی سەر ئەوە گرفتەکە دەم و شک دەکاتەوە دەکرێت مەسەن دەدەقەک پێشتر لەبەر ئەو دەدەقێت تعویز کەیت ئاو بخۆیەوە لە نەکە پێشی بزە بچکە لە کاتێکگە ینی پێش ئەوەبی احتمالە تووشی دەم و شک بوون و خۆشت پێویست بە ئاو هەیە و خۆش تێنی دەبی و ئەوەش زیاتر دەم و شک دەکاتەوە کەسانێک هەیە باڵنگ زووتر ئەیشوە لەبەر ئەو شک بوونەوەی ئایا ئەمە لە ڕووی دەکرێت احتیاجی مهم ئەو کاتێک کە تووشی شتت خواردنی لەسەر نەخۆی ئیتر هەیە مەسەلەن احتمالە سعات یەک شەوێ دەنویتن ئیتر هەڵناستەوە لە پاشی دەکرێت سعات یەک پێشەوەی کە بنویتن و پێشەوەی ئەوە کاتە دەتوانێت بەکاری ددانی خۆی بشوە نووسنی خۆی احتیاجی دەکاتەوە بەس مهم ئەوەیە پاش ناخواردن بیتن ئەگەر بشکێ مەجارێک بێن بمینێتن لەوە ئاو خواردن تا دەم و شک نەبێتەوە ئەو شتێکی باشە لە ڕەمەزان هەروەکو کاتەکانی کە دوو جاریان سێ جار بشۆرێت یان چۆن لە کات ڕەمەزان وەکو باسم کرد پێشتر ئەگەر کات ئەو کاتە ینی نەبوو ینی فاصل لە کاتی ئفتار و لە کاتی پاشیوە ینی هیچ نووسنیشتدا نەبوو دەکرێت جارێکیش کافیە لەبەرێت و ئەو ماوەیت لە بندەستیان ئەگەرت حساب کە تقریبان لە سعات حەف لەوە سێ ئەوەندە کاتە لە دەستاگە جارێکیش بشوێ پێشەوەی کە ینی لە پاشی و کافیە دەتوانی بەجارێکیش بی چکەگە دوو جارێژبی هەر ئەوە چی زۆر نییە لە بین ماوەکەی کەمە دەکرێت جارێک لە ماوەی 24 کاتژمێرەکە یەک جار دەمودات و دائیمەن خەڵکیمە زۆر ترسیلەوەی هەیە ینی ترسیلەوە هەیە ئایا بە مەزون دەستچێ ڕۆژێکم کەواتە تو دەبی ددان شتنەکەت لەو ماوەیە بی کە ئیتر ینی کاتی ئفتار لە بۆ پارشیوە ناکرێت لە کاتی ڕۆژ لە کات ئەسن ناخواردن نییە کە ناخواردنەوەی دانەکەم بۆ شوێ پیس نابیتن کە پیشش نەبی و هەم ترسی ئەوەش هەیە کە ئای ڕۆژێکە دەشتێ بە مەزون ئەگە ناشتێ ئاوی تێوەرەکەم ئاوی تێوە نەکەم لەبەر ئەو باشترە لە ئۆکدەی لە سیف سایت بین لەو لە سەلامەتەکەی بی کە لە وەختی پاشی بی پێشەوەی کە تو ئیتر دەسەڵدەگی لە مشتی بینە سەر خواردنەکان جۆری خواردنەکانی ڕەمەزان جیاوازە کە بەڕێزیشتان ئاماژەتان بۆ کرد ئەو خواردنانی کە ڕەمەزان ئەخورێ لە ڕووی تەندروستیەوە بۆ ددان باشەیان بڵێ دەگەرێتەوە وڵا ینی چ خواردنێک دەخۆی ینی هەندێک خواردن تەندروست دەخوا و ڕەمەزانیش هەیە خواردن بەڵام بە ئامەتن خواردنەکان هەندێک زار ناتەندروستە لەبەرەوەی وەکو ئەو شەربەتانێک ئێستا کە زۆریان بەکاردێنرێ یانی بڕێکی زۆر لم دزی تێدەکەن ینی مەوادی ئەوانەیش کە مەواد حافزەشی زۆر تێدایە یان خواردنی کۆلە و ئەو مادەی کە غازیەکان ئەوانە تاسیری زۆری هەیە لەسەر ددان لەبەرەوەی ئەوانە گە بە کەمیتێکی زۆر بخێت تەوان با نەبینە ینی لایەنێککە بڵێن ینی نەخورێ بەڵام ئەگە بە لایەنێکی ینی بە بڕێکی زۆر بخورێ بە تاکید لایەنی خراپی هەیە لەسەر دەدان ینی زۆر خواردنی ئەو مادانە چکە ئەو مادان ماوەی ترشی تێدایە هەموو ترشیەک لەسەر دانیش دەبێت هۆی کلۆربوونی ددا و لە ڕەمەزانانی زیاتر خەڵک ینی حەزەکەی وایە لە بۆ مادەی ترشیە ئیزر خەڵک زۆر تورشی دەخوات هەر بە تورشی بەتاکیت هەموو تورشی یان ترش هەموو مادەیەکی تر لەسەر دان خراپە لە بەرەوەی دانەکان تووشی کلۆربوون دەکات باشەی باسی شیرینی بکەین بەڵێ شیرنیش هەنەفسیشتە شیرنیش کە دەخورێتن ینی شیرنیش تاسیرەکەی بە شێوەیە کە دەبێت ترش ئەو زە تاسیر دەکاتە سەردان بەڕاستی بەزم بە خەرکەوە ئەو بووە بەڵام خراپی شیرنێکی لەوەیە وەکو مەوادی وەکو بڵێن ئەو شەربەت و شت نییە یان دەمینێتەوە لە سەردان کە دەبێتە ترش ئەو زەدان تێک دەداتن و لە ڕەمەزان ئەژ نەفس ینی وەکو ئەو ئەوانە زیاتر خەڵک حەزی دەکاتە شیرینی
ئەو شیرینیانێک کە زیاد لە مادەی شەکری تێدا و مادەی چەوری زۆر تێدا مانەوەی لەسەردان و بەکەمێتەکی زۆر نەسیشت تەسیری دەبێتن. باشە بەدەر لە خواردنەکان کە زیانی هەیە و خراپە خواردنی باش و دروست کامانەیە بۆ ددان. بەتاکید نە لە ڕەمەزان لە هەموو کاتەشی باشترین خواردن خوارد لە بۆ مرۆڤەوەی لە حاڵەتی سەلامەتی بێ ئەو خواردنانە کە خواردنی سروشتین. خواردنی سروشتین و کە کەمتر مادەی حافیزەیان تێدایە چ لە میوەجاتەکانە دەتوانین لە زیاتی شیرینی ئەو خورمایە کە ئێستا ینی وەکو شتێک بەکاردێنرێ بخورێتن ینی تەسیرێکی زۆر زۆر باشی هەیە و لانی خراپی زۆر زۆر کەمە و وەکو گوتمان میوە دەتوانێت بخۆێت سەوزە دەتوانێت بخورێ ینی زیاتر ئەو بگەڕێنەوە لە بۆ ماوادی سروشتی خواردنی سروشتی خواردنە سروشتەکان کەمترین زیانیان هەیە و سوودیشیان زۆر. باشە بینە سەر جۆری خواردنی تایبەت هەیە کە ببێتە بڵین هۆکارێک بۆ بەهێزکردنی دانیان بێتە پارێزەرێک بۆ ددانەکان. بەخۆی هیچ نییە ینی بەڕاستی برین ماوادێکی ئەو مادێ و خواردنە بخۆی دانەکان بەهێز دەکاتن بەڵام هەندێک ینی هەیە لە تەسیرێکی ینی وەکو لە حاڵەتێک ددان بەقوت دەبێتن کە ئێشتان دانەکان تاو نازج ینی تاو دروست نەبووە مثل لە کاتی منداڵی لەو حاڵتێ بەڵام بەعام ینی خواردنی شیرەمەنیەکان ئەو مادانێک کە مادەی شیری تێدایە بەڵام شیر بە شێوەی سروشتەکەی نە بە شێوەی ماوەدە حافیزەیان بە شێوەی تر ئەوانە ئیسفادەی هەیە هەروە خواردنی سەوزە زۆر جارم باز دەکەم ینی بەڕاستی خواردنی سەوزە خۆی ئەسڵەن وەکو میکانیزمەکە لە بۆ شتنی ددان ئەتۆ ئەو سەوزەیە کە دەخورێتن ینی خۆی ددان پاک دەکاتەوە مانەوەش لەسەردان هیچ تەسیرێکی وانە خۆی وەکو بڵێ فرچە و ماسوونەکەی خۆیتی لەبەرەوە دەتوانرێ مەسەن ئیسفادە لێ بکرێ لەبەوەی هەم میکانیزمێک لە بۆ پاکردنەوەی دانەکان و سوودیشی هەیە باشە قسەیەک هەیەڵێ سێوێک بخۆ ئیتر دانت مەشۆ ئەوە ڕاستە؟ یعنی دەتوانین تا ڕادێکی زۆر بڵێم ڕاستە نەک ینی دان مەشۆ بە شێوێک بخۆ دان مەشۆ بەڵام وەکو باسم کە سەوزە و چمیوە ئەوانە خۆیان ددان پاک دەکەنەوە زۆر زە خەڵک باز دەکات دەڵێ وڵا باپیر و داپیرم بە حیاتی خۆی نەدەزانانی ددان شوشتن چیە بەڵام دانی زۆر باش بوو ئەخەر ئەگەر بزانین خواردنەکەی وان چ بوو ئەوان زیاتر ینی بەڕاستی تەرکیزیان لەسەر خواردنا نەبوو کە خواردنی سروشتی بوو ینی سەوزەیت پاشۆی کە خواردین دەخوارد سەوزەکی دەخوارد کەرەوزێکی دەخوارد ینی ئەو میوەکی دەخوارد ئەوانە خۆی دانی پاک دەکردەوە چ پێویست احتیاجی نەبوو کە بچیت دانی بشووە لەبەر ئەسڵەن دانی شوشت لە پاش ناخواردنەکە هەر خۆی لە خۆی لەگە خواردنەکەی دانەکەی شوشت بە تاکید ئەوەش تا حەدەکی زۆر ڕاستە لەبەرم زۆر جاریش ینی بە تایبەتی لە بۆ منداڵان زۆر وەکو ئامۆژگاری پێیان دەڵێم ناتوانێت برێ منداڵی ئەتو مەڕۆ جبس مەخۆ مەڕۆ شیرنی مەخۆ لەبەر منداڵە حەزی دەستێ بەڵام دەکرێت پاشی وەکو ئامۆژگاریێک پێ بڵێن لە پاشێکەوە خوارد توانای خیارێک بخۆی دەتوانێت سێوەک بخۆی یعنی ئەوە حەلەکە لەبەر ئەوەی حەلێک وەسەتە نەبڵێ مەخۆ چکە ناکرێت بڵێ مەخۆ دەکرێت بۆ شێوەیە حەلی بکەی. باشە باسی ئەوەت کرد کە گرنگە لە قۆناغی مناڵیان لەو کاتی دانەکان گەشاکە بناغەکەی پتە بێ لە چ تەمەنێک ئەوە دەست پێکا بۆی دایک و باوک بزانێ چۆن گرنگی بە تەندروستی دانی مناڵ بەتاکید بەخۆی ددان پرۆسەی ددان هاتن و کەتن بەردەوام دەبێتن بە شێوەیەکی بەردەوام لە تەمەنی تقریبان 6 مانجیەوە دەست پێ دەکات تا تەمەنی 12-13 ساڵی ئەوەی بە شێوەیەکی بەردەوام ئەوەی لە تەمەنی لە 6 مانگیەوە تا نزیکەی 2 ساڵ و نیو ئەوە دانی شیری دێتن پاشان لە 6 ساڵیەوە دانە دائیمیەکان دێ کە بێدەین دانە هەمیشەیەکان لێ لە حاڵەتی کە دانە شیرەکان ئەگەر مشکل لەشی هەبێتن دەتوانرێت تعویز دەکرێتەوە بە دانە دائیمیەکان بەڵام زۆر پێویستە لە تەمەنی 6 ساڵیەوە ینی داک و باوک گرنگی بدە بە ددان چکە لەو کاتەوە دەست پێ دەکات دانە هەمیشەیەکانیش دێ ئەو دانە هەمیشیانەش دائیمەن منداڵیش ینی هەم لە تەمەنی منداڵیشە ناتوانین کۆنتترۆلوی زۆر پێویستە لەسەر خێزانەکان داک و باب زیاتر لەو تەمەنە احتمام بدەن و تا بەردەوام دەبێت تا تەمەنی 12-13 ساڵی کە دانە دائیمیەکان هەمووی دێتن هەندێک جاریش دانەکە کە پێ دێن دانی عەقلی کەمەک تاخیرتر دێ بەڵام بە شێوەیەکی گشتی لە تەمەنی 6 لە بۆ 12-13 ساڵی باشترین تەمەنە لە بۆی زیاتر گرنگی پێ بدەن. بەڵێ چەند گرنگە کە فێری شوشتنی ددانەکان ببن یان دایک و باوک خۆی هەوڵدا لە قۆناغێکی زوو دەست بە شوشتنی ددانی منداڵ. بەڵێ بەتاکید ئێستا زۆر پێویستە لەبەر ئەوەی خواردنەکان چ لە بۆ گەورەکان لە بۆ منداڵەکان نەفسش زۆر گەوڕایە یعنی زیاتر خواردنەکان خواردنی ئەو خواردانن کە دەمینێتەوە لە سەر دانەکان دەبێتە بۆ گەنبوونیان و تێکچوونی دانەکانی لێ لە تەمەنی کە دانەکان دێتن یان لە 6 مانگیەوە کە باسمان کرد مهمە کە لەبەرەوەی ڕاست ئەو دانەکان شیرینە دەکەون
بەڵام ئەگەر هاتۆ دانە شیریان نەش ئەگەر لە تەمەنی زوو تێکسون نەفسیش ئازاری منداڵەکان دەدا لێ بەڕاستی لە تەمەنی 6 مانگیەوە کە دەدان دەست پێ دەکات دێ دەکرێت گرنگی بەدانەکان بدرێت و ئێستاش وەسائل باشتر هەیە دەتوانین لە تەمەنی 6 مانگی و توانین فلسە خاصی لۆ منداڵ دەتوانین بەکاربیێنی و فێربی و وردە و ئەگەر منداڵیش عادەتێک ینی عادەتێکە گەوەری گر لە منداڵی تەرچی ناکاتن ینی گەورەش بی تەرچی ناکە لە خۆیەوە فێر دەبیت. بەڵێ ئەگەر بینە سەر جۆری بەکارهێنانەکانی دیکە چەندەمە بابەتە پزیشکی نییە بەڵام خەڵک بەکارێنێ ئێستا ڕەمەزانە سیواکیان ئەو جۆرە دەرمانانەی کە خەڵک ئەڵێ سروشتیە پزیشکی نییە ئایا هیچ کاریگەریەکی خراپ لەسەر ددان دروست دەکات بەخوای دەگەڕێتەوە سەرمان دەکە وەکو سیواکە باسی کرد سیواکش ینی هیچ تەسەوڕ ناکەم ینی ئەوەی کە لێکۆڵ لەسەری کراوە زەرێکی وای نییە لەبەر سیواکوش وەکو فڵچەیە ئەو تۆگە ئەبێتە جێگرەوەی هەویری ددان فڵچە وەکو جێگرەوە ینی بەڕاستی ناتوانم لێ لەبەرەوەی سیواک هەندێک جێی ددان زەحمەتە سیواک نایگاتێ پاکاتەوە ئەو ددانانەی پشتەوە دی و ژوورەوەی ددانەکان دیوی سەرەوە هەم دیوی ژوورەوە ئەوانە ددانە ینی سیواک بەڕاستی نایگاتێ لەبەر سیواک سروشتەکەی وایە یان شتێکی ڕقە و ینی ئەو بەو شێوە ئەو نرمیەی نییە کە بگاتە هەموو جەیەک لێ یان دەکرێت زۆر زامەت تەماشا دەکەین ئەوانە کە سیواک استعمال دەکەن دانەک پاکە لە دیوی دەرێ بەڵام لە دیوی ژووری دایم مەشاکلیان هەیە لەبەر ئەوی لە دیوی ژوورێ ناتوانرێت بە شێوەیەکی ناتوانێت وەکو جێگرۆبی بەڵام دەتوانرێت بە شێوەیەکی هاوتەری ئەگەر لەگەڵ هەویری ددان و فڵچەکە بەکاری بێنێت ئاساییە سیواک وەکو پێم گوتی مشکلی لە هەویری ددانەکە لەگەر هەویر و ددان و فڵچەکە بەکاربیێنی احتیادیە بەڵام لەگەر هەویری ددان وەکو بەدیل لەو فڵچە بەکار نایەتن پێم گوت لەبەرەوەی ناتوانێت ناگاتە هەندێک شوێن لە ناو دەم لۆ پاکردنەوەی بەشەیە سروشتی باشە کەسانێکی دیکە هەن تەنیا خوێاویان خوێ و ئاو بەکارهێنن بۆ شوشتنی ددانەکانیان مە دروستە ینی زانی کووە مەسلەی خێو ئەوانە سوودی هەیە بەڵام بۆ شێوە نییە چونکە هەندێک سوودەکەی چییە؟ سوودەکەی ئەوەیە وەکو خوێ زۆر مەجالە ینی بەخۆی مادێکی ینی کە دەمت پێ دەشوێ غەرغەرە پێ دەکەی خاوێن دەکاتن ناودەم بەڵام ئەوەی کە علاقەی بە ئەوەی هەیە هەندێک جێل ناودەم پێویستە میکانی چین خاوێن بکرێتن میکانیکینش بەڕاستی بە خێو ئاو ناڕواتن یان هەندێک بینی ددانەکان ئەگەر خواردنی تێدا ببینێتەوە هەر خێواو بکە ناڕواتن پێویست دەکات شتێک میکانیک لای باتن باشە ئێستا زیاتر خەڵک با بڵێن لە بازاڕەکانە جۆرێک بەکارهێنانی دیکە هەیە کە بۆ پاکردنەوەی ددانەکان بەکاریانێ کە ئەوش ببورە ددانشتن بە خەڵوز لە قوتی تایبەتدانراوە خەڵک دانی پێشوە ئەمە دروستە طبعا ناوەڵی ئەوە نەک دروست نییە زۆر غەڵەتە خەڵکەی زۆریش ینی بەڕاستی تووشی ئەو غەڵەتە دەبیتن یعنی سۆدە لەگەر لیمۆی تێکەڵ دەکا چ لیمۆ ینی بە شێوەیەکی زۆر دانی پێدەشوات چ خەڵوزە بەڕاستی ئەوانە مادەی ینی وەکو بڵین دادەخورن ددانەکان تەبەقەی سەری دانەکان دەبن لێ وەکو بیدایی دانەکە سپی دەکاتن احتیمالە تەواو ڕاستە لەگەلیمە یەک دوو جارە بەڵام پاشان تووشی مشکلێک دەبێتن کە دانەکان دەگاتە تەبەقەی دووەم لەبەروی ددان وەکو پێکاتی خۆی لە سێ تەبەقە پێکاتوە تەبەقەی مینایەکێ تەبەقەی ئاجل لەگەر و تەبەقەی ناوی کە عەسەبەکەی تێدایە و دەمارەکەی تێدایە لێ ئەوە بە شێوەیەکی وا کە پێک ڕاستە کو مەسەلەکەی شتێکی خەڵوزە چێ ئەو شتانە خۆی وەکو مادەیەکی خەشنە ینی دڕە ینی بۆ شێوەیە کە دانەکان پێدەشوێ فعلەن دانەکان پاک دەکاتەوە بەڵام ئەو تەبەقەی سەریشی دەباتن لەبەرەوەی زۆر خراپە و خەڵکێکی زۆریش بەڕاستیان دەبینی زۆر جار پرسیارمان لێ دەکەم وڵا بە لیمۆ و بە سۆدە تێکەڵم کرد ئەوانە بەکاردێن بەڕاستی زۆر خراپە بیدیات دانی پاک دەکاتەوە بەڵام تووشی مشکلێکی دەبیتن دوایی کە علاجەکەی زەحمەتە بەڵێ بینە سەر پاراستنی پووک چەند گرنگە وەکو چۆن ئاماژەت بەوە کرد کە ددانەکان بەو شێوازە ئەبێت بە دروستی بهێڵدرێنەوە پووک چەند گرنگە بە تاکید ئەگە پووک نەبیت دان بەکەرێک نایە ئەتو دانێک ئەگەر لەناو پووکەوە نەبیتن لەناو ئێسکەکە نەبیتن چ لە ددان دەکی وەنیە زۆر حاڵەت هەیە ئەمە دێتەوە دانەکە کابرا ساغە درێت وڵات دانەکەم دەجوولێ سەبەکەی چییان پووکەکەی نەمایە لەبەرەوەی پووکەکە بڵێن پووک ئەمە پووک چ دەگرێتەوە ئەو گۆشتە دەگرێتەوە کە ئەمە بە شێوەیەکی پەمبە ینی ڕەنگەکەی دەبینێنەوە لە دیوی ژوورێک ئێسک هەیە کە دانەکەی لناوە لێ ئەگەر پووک ینی ئەو بەشانەی پووک کە نەمینێتن دانەکە ئیسفادەی نییە تۆ دانەکە ناو پووکە ڕاوەستای وەکو برێن لەناو قاعیدەکەیە ئەگەر پووک نەبیتن بە تاکید دانەکەی ئیسفادە نییە لێ گرنگیدان بە پووک زۆر میمتریش احتمال لە دانەکەی
لەبەر ئەوەی زۆر جار ددانەکان ئێستا لە حاڵەتی کە تەکنۆلۆژیا گەشتە حاڵەتێک زۆر جار ددانەکان ئەگە بگاتە وەکو دڵی سەرەکەی نەمینێ ئەو بەشێک کە ئەمە دەیبینی نەمینێتەوە دەتوانێت عیلاجی بکرێ بەڕاستی ینی بەدیل هەیە چی فیلۆ دەکرێتن بەڵام جاری وهەیە ددانەکە زۆر ساغە هیچ مشکلێنی هیچ کلۆر نیە بەڵام ددانەکە باشە هۆکاری نەخۆشکەوتنی پوک چیە یان هۆکاری گرفتەکانی پوک چییە؟ بڵێ هۆکاری نەخۆشیەکانی پوک بەڕاستی زۆرە ئەوە بەنامێک تایبەتی دێتن ئەوەی گرنگە بەڕاستی پاک نەکردن ینی دروستبوونی بەخۆی دایمەن ددان کە باسی دانشتنمان کرد ددان ئەگە نەشوێ لە خلال 24 ساعتی طبقەی یەکەم دروست دەبی کە پێی دەرێن پڵک ینی ئەو مادەی کە نەرمە بە فرسەلا دەچی ئەو مادێ ئەگەر هەڵ نەکرد لە 24 ساعتی مادەی دووەم دروست دەبی پێ دەرێن کلس کە ئەوەی دیارە مانەوەی کرز لەسەر ددانی لا ناچیت ینی کە لە 24 ساعت تا 48 ساعت تێپەڕی کرد کە ئەو کلسە دروست بوو لەسەر داین لا ناچی مانەوەی ئەو کلسە لەسەر داین دەبێتە هۆی هەوکردنی پوک و ئیلتیهابی پوک دروست دەبێتە بەمانەوەشی ئیلتیهابی پوک و لانەبردنی کلسەکە بەردەوام ئەو کلسە دروست دەبی ینی ئەو کلسە وەکو بڵێن طبقە یەکەمی دانا طبقەکانی لەسەری دروست دەبی چەند کلس دروست دەبیتن ئەوەندە ئێسکەکە لەگە خۆی لا دەبە ینی وەکو بەدیلێکە کلس دروست دەبی ئێسکی لا دەبە ینی پوکەکەی دانەکە لا دەبە کەم پوکەش لاباتن ئەو وەردەوردە دانەکەی لەدەست دەدەی بەڵێ بینە سەر شێوازی دروستی شوشتنی ددانەکان کاتی چەند پێویستە چۆن بشۆرێت بڵێ بەڕاستی لە بۆ ددانیانی دەکرێت ڕۆژانە مەسەنەت و دەدەقەک لە کاتی خۆت ینی ئەگەر دوو جاریشدان بشێت دەکات 20 دقه دەتوانێت ئەو کاتە تەخسیسکە لە بۆ ددان شوشتنێت 10 دقه یعنی ئەگەر لە حاڵەتێک ینی ئەمە باز دەکەین 10 دقه ددان بشێ احتمال پێش زۆر بیوەنیە زۆر نادەکرێت لەبەر تو تا ینی ئەتو حسابکە ئەگەر 32 حساب نەکەین 28 ددان تێ یانی تو دەکاتە تقریبان چەند ڕووەکە تێ دەکرێت تو چووکە هەر دان شوشتن بەس ئەوە نییە دیوی دەری دیو ژوورێ لێ زۆر حاڵەتەکەن دایمە لە دیو ژوورێ دەبی کەلنەکان دۆم شوشتنیش بەتەنێنا لەبەرەوەی هەندێک حاڵەتێ خاستم ئەوانێک کە بینی دانەکانیان زۆرە دەکرێت لەگە شوشتنی داوی دانیش بەکاربێنێ ئەوش هە لە پرۆسی شوشتن ینی جێ دەبیتەوە لێ بەڕاستی پێویستە ینی 5 دقه تا 10 دقه ڕۆژانە تەرخانی بکەین لە بۆ شوشتن و بە شێوەی شێوازی شوشتنەکەش باشترین ئەو شێواز کە ئێستاکە ینی زۆرتر لە سەرتۆ لەبەر تەکنیکی زۆرە بەڵام ئەوەی کە لە هەمووی باشترە ددانەکانی سەرێ بە شێوەیەک بشوورێتن کە فلچەکە لە سەری لە بۆ خوارێ بێ ددانەکانی سەرێ لە سەری لە خوارێ و ددانەکانی خوارێ لە خوارێ لە بۆ سەری فلچەکە حرەکە بجوولێندرێ نەک بە شێوەی ینی ئەوەی کە ئێستاکە زۆر باوە بە شێوەی خەسەری ددانەکان هەر هەموو بۆ شێوە چکە بەڕاستی ئەوە ڕاستەکە ددانەکان پاک دەکاتەوە بەڵام پووکی ددان و گۆشتی ددانەکان ئەزیێ دەدا لەبەرەوەی لە بینی هەردوو ددانێک پوک هەیە بە شێوەی سێگۆشە ئەگەر بە شێوەیەکی ڕاست بۆ شێوە ددانەکان ینی فلچە بەکار بێنرێ زۆر تاسی دەکاتە سەر پووکی ددانەکان و گۆشتی ددانەکان ئەزیێ دەدا برینداری دەکات ئەوەش وەکو باسمان کرد ئەگەر ددانەکە هەرچەند ساغ بی باش بی سپیبی ئەگە پووکی ددانەکەت باش نەبی ئێسکەکەی باش نەبیتن ددانەکەت ئیسفادەی نییە باشە باسی غەرغەرە بکەین بەڵێ کە ئێستا خەڵک زۆر بەکارێن جۆرێکی زۆرە لە ڕووی تەندروستیەوە ئاساییە بەڵێ تەمان غەرغەرە شتێکە ینی شتێکی توبی و دروست کرایە بەڵام نەگیانی لە خۆی بەکاربێنرێ وەکو کە باس کرد ئێستا ئیلتیهابی پدوەکان و ئەوانە زۆر حاڵەتێ ئەوانە ینی بەڵام بەپێ دکتۆر دەنووسی یانی دکتۆر پێ دەڵێ کە بەکاربینە کو بەکاربینە چەند بەکاربین لە ماوەی چەند بەکاربینە ناکرێت لە خۆمانەوە هەر کەسێک بڕۆین بەڕاستی هەموو مادەیەکی کیمیایی بەڵام زۆر کەس لە خۆیەوە بەکاری ئەمە زیانەکەی چیە بێ ئەوە زیانەکەی ویستم ێستا تەکمیلێکم بەڕاستی هەموو مادەیەکی دەرمان یان کە گوتت دەرمان مادەیەکی کیمیاییە هەموو مادەیەکی کیمیایی بەقەدەر ئەوەی کە سوودی هەیە زەرریشی هەیە نەک بەقەدەرەوەی بەڵام کەمتر ینی احتیمالەوە هەندە زاریش وڵا بەقەدەر خۆشی زەرری دروست دەکەم بەنسبەت غەرغەرەش وایە ئەو مادانێک کە لە غەرغەرە زۆر بە زۆریان کە ئیستعمال دەکرێن مادەی کیمیایین ئەو مادە کیمیانەکە ماوەیەکی زۆر بەکاربێنرێ زەرری هەیە یەک لە زەرەرەکان ئەگەر بەکاربێنرێ ئەو غەرغەرە لە بۆ کوشتنی ئەو بەکتریانێک کە زیان بەخشن ئەگەر بە ماوەیەکی زۆر بەکارەتینە هەم بەکتریا زیان بەخشەکان و سوود بەخشەکانیش پێکەوە لە ناو دەبە لەبەرەوەی ئینسان ئەگەر نزیکەی عادەتێکی زۆر بەزەبت نازان بڵێم بەکتریای سوود بەخشێ لە ناو دەم ئەگەر هاتوو ئەو غەرغەرەیە بە شێوەیەکی ناتەن دروست و ماوەیەکی زۆر بەکارهێنا لەگەڵ ڕووی زیان بەخشەکان لەگە خۆی دەبا و سوود بەخشەکانیش بەکتریاکان لە ناو دەبات لە حاڵدش کە بەکتریاکان لە ناو بە ئەوەی مادەی ینی وەکو بڵێن بەشکە هەیە گەشە دەکاتن کە ئەوەی کەمە پێی دەڵێن فتریات یان ئەوانە گەشە دەکاتن لە ناو دەم
لێگە بەکتریا نەبێتن ئەو بخۆی دروستکراوەکە وایە بەشێوی بەڵەنسەکە لە بینی بەکتریا و بە شێوەی ئەو فتریات وشتووە ئەگەر هات ئەو بەڵانسە تێک چوو یەکیان زاڵدەی بەسەرەوە کردی و مەشاکلێکی لێ دروست دەکە لێ باشترین شت ئەگەر غەڵە بەکاردێنرێ بە پێی ئەوەی کە دکتۆر لێ دەنووسێ و ماوەکە لێ تهدید دەکا و ڕۆژی سنجاریش لێ تهدید دەکا. بەڵێ دکتۆر ئەچینە سلێمانی ئەم شەو یاری هەبوو نازانم سەیری یاریەکە یاننا یاری نێوان ڕیال مەدرید و لیڤەرپول بوو ڕیال مەدرید بە 3 گۆڵ یاریەکەی بردەوە هاوکارمان کاروان ڕەحمان لە سلێمانی ئەو هەندەرانە ئەدوێنێت کە سەیری یاریەکەیان کردووە زۆر جار لە کوردستان ئیتر ئەو شەوەیان ئەو کاتە یاری تێداکرێ بێتە بۆنەیەکی تایبەت و خەڵکێکی زۆر لە شوێنی یاریەکان کۆ بێتەوە چەند گرنگە کە لە کاتی ئەو یاریانە لە کاتی کۆتایی هاتن و ڕاگەاندنی ئەنجامەکە کە خەڵک گیانی لێبوردەیی تێدا بێت ئەچینە لای کاروان و زانیاری زیاترمانەدا تێ لە سلێمانی لەسەر هاندەرەکانی و سیرکەرەکانی یاری ئەمشەو. بەڵێ سڵاو لێوە لە بینەرانی کوردستان 24 پاشیفتان باش من لە شەقامی سالم دیارە دۆ بەدۆی کۆتایی هاتنی یاری نێوان ڕیال مەدرید لیڤەرپول کە بە سەرکەوتنی ڕیال مەدرید بە 3 گۆڵ بەرامبەر بە گۆڵی کۆتایی پێهات خەڵکێکی زۆر لێرە بە دەڕینی خۆشی شادی خۆیان لە پشتی تۆشکاگزانرا ئاڵای ریال مەدرید ئەفرۆشێ خەڵکانێکی تر لەو بەرەو دیارە بە شوێکی بەرزتر ئاڵاکانیان بەرز کردوتەوە دیارە لەم شەوەدا وە لە نزیکی پاشێ و هەندێک لە هەندەرانی ریال مەدرید دەڵێن لە شەقامی سالم ئەمێننەوە تا کاتێکی خۆشی خۆیان بەسەر بەرن و شەقامەکە چۆن ناکەن بەڵام ئەوەی منەمە ئێستا باسیکەم باسکردنا لەو ڕۆحڕیاضی کە پێویستە هەبێ باشە سڵاو لێبێ هیوادارم ڕیاض سەرکەوتوو بێم ئەوە 3 ساڵێتی سەرەکەوێ باشە سپاس دەکەم ئەلبەتە خەڵکێکی زۆرتریش زانا لێرن خۆشی شادی خوان دەرەبڕن سڵاو لێبێ جەنابە هەندەری والله هەندەری ڕیاڵم بەسی باش ڕۆحی ریاضیەکەین یەکتر قبوڵکردن و گیانی لێبوردەی بەرامبەر یەکتر ئەو بردیەوە پیرۆزی بێ ئەو دیشکە دۆڕا ئەبێ ڕێزیان ئەبێ گوڵیان پێشکەشکەین گوڵیان پێشکەشکەین پێشکەشەکرێ ئێستا لە هەموو کاتێکە لە هەموو کاتێکا گوڵ پێشکەشەکرێ سپاسەکەم دیارە یاریە ئاگرینەکانیش هاندەرانی ڕیال مەدرید کە چەندین ساڵە لە شەقامی سالم بەو ڕێژە زۆرە ڕەنگە من خۆم نەمبینی بێکە ئۆتۆمبیلێکی زۆر ئاوەیە نەسە جادا بێن خۆشی و شادی خۆیان دەرببڕن هەڵبەتە ئەم هاوڕێشمان لێرە سڵاو لێبێ باشە سڵاو لێبێ پەیامە چیە بۆ منی سەرکەوتنی ڕیاڵ وە گیانی ڕۆحی ریاضی خۆیان ڕاگەانەوە بە قوربانە ئارە بەخوا ئەمە چینیەوە یەکرێ جان یەکرێ طبیعی نییە بەلاتەوە وار ئەمە چیەنە وەڵامە وەڵامەکی سەدر بردیەوە پیرۆزە بەخوازای سەر بەخۆی ڕاگەێن باشە هەڵبەتە کەسانێک ناڕازین لەوەی کە دۆخێکی وا هەیە و خەڵکانەگاتونتە سەرم شەقامە سڵاوتان لێبێ پەیامی پیرۆزباییەوە چییە؟ هەڵبەتە وەزەمێش بۆ خۆشی دەربڕین هاتەوە گیرمان خواردەوە زۆر باشە هەڵبەتە کەسانێکیش کە لێرن کەوتونەتە ناو ئیزدیحامی هەندەرانی یانەی ڕیال مەدرید دروستیان کردووە لە شاری سلێمانی واڵێن پێما خۆشی ئەگەرزانە لەگەڵ من بێ ئەمەوێ بچمەوە ناو جەماوەری گەورەی ریال مەدرید فەرموون هەڵبەتە هەندێکی زۆر یانەوێ لەگەڵ کوردستان 24 قسە بکەن هەڵبەتە ئەوەشی کە هەیە سەبارەت بە یاریەکە هەڵەی گۆڵپارێزیانی لیڤەرپول کارێ یاخوا باشە ئەویژەڵە پیرۆزیان نەبێ هەڵبەتە من قسە لەسەرەوەکەم بۆ پیرۆزیان نەبێ دەستان خۆش بە بەخێر بێن بەڵام یەکشت دەوێ بیزانن ئەبێ ڕوحی وەرزشی هەبێ زۆر باشە قسەکەی ئێمەش تاوەری کە قسەی لەسەرەکەیم ڕوحی وەرزشیە بەتایبەتی لە نێوان ڕیال مەدرید و بەرسەلۆنە زۆرە هاندەری بەرسەلۆنە بوون بە جمهوری لیڤەرپول ئێمە نایە هاندەری بەرشە بوون بە جمهوری لیڤەرپول بوون بە جمهوری هەریانەیەک ئەوانەیە دۆڕاوە ئەبێ لێوە تێبگەن ڕیال مەدرید تیپی ئەبتاڵە نییە مەحاڵە ئەو کاتانیشی کە ئەڵێن شانزەتی بووە هەر ئەوە نەبووە لەوەنە زیاتر نەبووە هەر ئەوە نەبووە ئەو کاتە شانزەتی ببووە ئێستا خاوەنی سیانزە ناوە سەر یەک لێرەوە پیرۆزبایی لە هەموو هاوڕێکان بکەم لە کەرکووک لە کەرگوات بۆ سلێمانی پیرۆزیان بێ هەموو بە هەموو لایەکەوە سڵاو لە هەندەرانی بارسلۆنا پۆستم زۆر کردووە سەریان پیرۆزبایی لە هاندەرانی بەرسەلۆنە دەکات دیاڵە هەر ڕاستە ڕەنگە کاتەکەمان درێژ کردێتەوە بەڵام ئەجۆعەکەی سلێمانی وەک بەشێک لە هاندەرانی یعنی مەلەکیش دەڵن لە سلێمانی تا کاتێکی درەنگە مێنۆ لێرە خەڵکێکی زۆرتر لێرن بەڵام دیارە ئەوەشی کە هەیە
باش بەسەر پیرۆزە بۆ هەموو جمهوری ریال مەدرید ئێمە وەکو هاندەرانی ڕیال مەدرید یارمەتی یەکتر بن وەکو هاندەرە سەرسەختەکانی تۆخی ڕیال مەدرید هەتووی لام شەقامە بگرینە بەر خۆشحاڵی خۆمان دەربڕین وێرە بەردادە باشە خەڵکێکی جەڵێ پێمان ناخۆشە شەقامە بیگیری ئەوانش حەقیان نییە ئێوە ساتێکی کەمە مێننەوەیان چی ئێمە هەتاوەکو ئەو خۆشیە لە جەستەمان نابێ دڵ نێ بێرە چۆڵ ناکەین تەواوە چی وای کردووە ریال مەدرید ئەمە دڵی خۆش چی وای کردووە چی وای کردووە هەندەرانی ریال مەدرید ئەی هەندەری شووی لیڤەرپول باشە پیرۆزبایی ئەو جانە وەرزشی ئێمە باسیەکەین با ڕێزی هەندەرەکەی لیڤەرپولیشمان بگرین پیرۆزبایی لە ڕیاڵیەکانەکەین پیرۆزبایی لە هەندەرانی ریال مەدرید پیرۆزبایان لێ دەکەن بەڵام غەشاشیان زۆر کرد لە محەممەد سەلاح بەڵێ ئەتوانشی هستریە وەکو عەرە بڵێ مەدرید بەردەوامە بن و من لە ناویان تێپەڕم هەڵبەتا و جمهوری لیڤەرپول نیان هێژە و قسەی خۆی کات ئەوەڵێ محەممەد سەلاح کە مصاب بوو لیڤەرپول لێ قەوما منیش ئەگەڕێمەوە بۆ لایەوە و پاشیفتان باش لە سلێمانیەوە لەگەڵمان بوویت بەردەوامە بین دکتۆرە گەڕێمەوە لای تۆ پرسیارم لێ کردی لەسەر یاریەکە بە زووتە سەیری یاری ناکەم بەڵێ بینەوە سەر باسکردن لە پاراستنی ددان ئەگەر باس لەوە بکەین بۆ پاراستنی ددانەکان بە تایبەت دەبەرەوەی ئێمە ئێستا لە ڕەمەزانای و خەڵکیش بێگومان پێویستی بەوە هەیە کە زانیاری هەبێت لەسەر شوشتنەکە باسی زمانمان نەکرد زۆر جار ئەڵێ ئەگەر زمانە نەشت ئەوە وەکوایدانە نەشت بێەوە ڕاستە بەتاکیت وڵا خۆی زمانش بەتاکیت وەکو ینی دەم هەر هەمووی لە ددان و زمان زۆر پێویستە بەڕاست بەشێش پاکرێتەوە مەسەری زمان شوشتن لۆ زیاتر لە ڕەمەزان پێویستە لەبەرەوەی لە کاتی ڕەمەزان بە تو ماوەیەکی زۆر هیچ چێک ناسە ناو دەمت ینی چ خواردنەوە لەوێ تووشی بشک بوونەوە دەبیت بە وشک بوونەوەی ناو دەمیش تەبقێک لەسەر زمان دروست دەبێتن کە تەبقەی فتریاتەوە ئەو وشک بوونەوەیە زیاتر زۆر جار ڕەنگی زمان ئەگۆڕێ ئەم ڕەنگی زمان دەگۆڕێ هەم تامیش دەگۆڕێ هەم هۆکارێکە لە بۆ ناخۆشببوونی بۆنی دەم کە لە ڕەمەزانە شتێکی دیارە و خەڵکیش هەستی پێ دەکەن لێ بەڕاستی ئەمەش تەوان دەفکرمان چوو ینی باسیکەین هەم بەقەدەرەوەی کە دانەکان پێویستە بشوورێ و پێویستە بە تایبەتی لە ڕەمەزان پێویستە زمانیش لەگەڵی پاکرێتەوە دەکرێت هەر بە فولچەیە کە بەکارێنێ لە بۆ ددان شوشتنەکە هەمان کات زمانیش پێ پاکەوە و لە هەمە هەندە جاری فلچەی خاص هەیە دەکرێت بەکار بێندرێ لە بۆ پاکردنەوە ئەگەر فڵچەکە تایبەت نەبوو ئاسایی هەر ئاساییە بڵێ ئەگەر بەچەکە زۆر ڕقنەی بەڵێ احتیاجێ دەکرێت زمانەکان پێ پاکەوە خۆی زمان پاکردنەوە چێ بەڕاستی ئەو تەبقەیە کە لەسەر زمان دروست دەبێت نیتە بە خواردنە بەهۆی مانەوەی ئەوەیە ئەو تەبقەی لەسەر لا دەبێت بەلابرنی ئەو تەبقەی لەسەر دایمانش زمانێک لەو بەشانەیە کە بەردەوام نوێبوونەوەی زۆر سریعترە ینی دروستبوونەوەی زۆر سریعتر زۆر دەبینێت و برینێک لە زمان دەبینە زمانت دەگەزی زۆر بە ئاسانی و سریعتر چادەبتەوە لەوەی کە برنی لە جێشکەبی لێ بەلابرنی و طبقەی کەسەرەوە طبقەی نوێ دروست دەبێتەوە طبقەیەش تەوان تەندروستە و خایەنتریشە باشە پرسیارێکی تر هەر لەسەر زمان هەندێک جار جگەلەوەی ڕەنگیە گۆڕێ زمان شەقشەقا بێتەوە پەیوەندی بە چیەوە هەیە یەک لەوان ئەگە لە ڕەمەزان باسیکەی ئەو پەیوەندی بە هیچ بوونەوەی دان هەیە بۆ خۆ دەزانی هەردێک کە وشک دەبێتەوە شەق دروست دەبێتن تێدا بەڵام ئەگەر لە غیری ڕەمەزان کە باسیکەی بەڕاستی ئەو نەخۆشیی کێ ینی ئەوە زۆرێک لە نەخۆشی کە زۆر زار لە زمان دروست دەبێت پێویستی بە چارەسەری پزیشکی بەتاکیدا چونکە ئەگەر شەقەکەی زۆر بی طبقەی بنی دانەکان زۆر جار ئەوانەی کە بۆ شێوە شەق لە زمانیان هەیە ناتوانن تیژی و ترشی بە شێوەیەکی زۆر بخۆن لەبەر ئازاریان هەیە بەتاکی لەو کاتە پێویستی بە چارەسەرکردن هەیە باشە ئەو کەسانی کە کێشەی ددانیان هەیە توانن لە ڕەمەزانە یان دانەکانیان هەڵکێشن یان با بڵین چارەسەری پزیشکی وەربگرن بڵێ بەتاکید لەبەرەوەی
ئەچەند ناتوانم وەکو مامۆستا ئەهەنی لەو مۆزوع باس بکەم بەڵام ئەوەی کە ینی دیارە هیچ زەرەرێکی نییە هیچ شتێک نییە لە ددان و لە چارەسەرکردنی ددان بۆ بکە کە ڕۆژوو بشتێنێ چ ئەوەی بەڕاستی ئەگەر پێویستی پێبیتن هەر کەسێک پێویستی پێبیتن دەتوانرێت چارەسەری پێویستی خۆی ئەنجام بدە بەڵام ئەگەر یەکەشیش ینی شکە لەوەی کەوەیە دەکرێت ئەو چارەسەرانەی کە ینی بە شێوەیە دەتوانیت تەزیریکە لە دوای ڕەمەزان دەتوانیت تەزیریکە ئەگەر زۆریش ئازاری هەیە شتەکە دەتوانێت عیلاجی خۆی پێویست وەرگری هیچ مەشاکلی نییە لەبەر هیچ شتێکمان نییە ئەمە بەکاربێ هەندێک وەکو خواردن یان وەکو بەدیلبی لەوە خواردن ئەوەی بەکارش دێنرێت کە زۆر جار لە خەڵک لە بەنجەکەی ئەوەیە بەنج شتێک نییە ینی بەند چی هەتا ئینسان بیخۆیان خواردن زیکبی تێرکە بەند شتێک ئەسن زۆر ئازە کەس لە خۆشی خۆی بەندی ئیستعمال ناکەم و لە هەمان کاتیشدا ئەگەر دانیش دەردێنی نەفسیشت ینی کەس لە خۆشی خۆی دان دەرنایە لەبەر وێگە پێویست کاتنی احتیادیە و هیچ مەشاکلیش تەسەور ناکەم هەبی لەسەر ڕۆژی باشە کۆتا پرسیارم دکتۆر ئەوەیە لەم مانگە زیاتر ئیتر زۆربەی خواردنەکان بەسەر یەکەوە ئاخورێ هەموو جۆرەکانی ترشەتونە شیرینە هەمووی پێکەوە مە هیچ زیانێک بەدەم و ددانەکەێنێت وڵا بەتاکید مایدە سەری لە تێک دەچیت دانەکانی سەری لە تێک دەچی بەتاکید لەبەر خواردنی گەرم وەندەدار پەلەپەل بەڵێ خواردنی گەرمە خواردنی ساردە خواردنی ترشە خواردنی شیرینە ئیتر هەموو پێکەوە لە سێ کۆ دەبتەوە بەڕاستی ئەوە هەر تاسی لە سەردانی نییە ئەوسەوەی بۆ شێوەیە ینی خواردن دەخواتن تاسی لە تەندروستی دەکاتن یان تاکیدی پاش نیو ساعتی پاش ناخواردنەکەی دەکەوی لەبەر ئەوەندە ماندی بووە ئیتر خین دەڕواتن لە بەهۆم بەشەکانی ئەو بەشانێک کە پێویستە و ددانش نەفسیشت یان لێ ینی بەڕاستی دەتوانرێت تەنزیمی خواردنەکان کرێ ینی وەکو باسم کرد زیاتر بگەڕێنەوە سە خواردنە سروشتەکان کەمترین زەرەر دەبێتن ئەگەر هەر نشکرا ئەوان دەخورێ بەڕاستی بە شێوێکی کەم بخورێ بە شێوێکی منتەزەم بخورێ و لەسەر یەکیش نەخورێ تەوزیع ئەکرێ وەختەکە زۆرە دەکرێت لە ساعت 7 خەریک بێتە ساعت 3 یانی دەتوانێت خواردنەکە دکتۆر دڵدار عەبدوڵڵا پزیشکی پسپۆڕی ددان زۆر سپاس بۆ ئامادەبوون زۆر سپاس لە شاری باب لە سووریا کە نزیکە لە سنووری وڵاتی تورکیا پاشەوەی کە 3 ساڵ لەژێر دەسەڵاتی داعش بوون بەڵام ئەم ساڵ ڕەمەزانێکی ئاسایی بەڕێ دەکەن و ئەو ڕەمەزانە ئاساییش جوڵی خستۆتە بازاڕەکان خەڵک ڕوو لە کڕینی سەمون و خواردنە تایبەتەکانی ئەو شارە دەکەن و دوکاندار و فرۆشیارەکانیش خۆشحاڵی خۆیان دەردەبڕن بەوەی کە ئەم ڕەمەزانە بازاڕی ئەوان بژاوەتەوە پێکەوە زانیاری زیاتر وەردەگرن. باژارê gonezîkî sê salan dibin destê çekdarên Daişê de bû. Ev der bajarê Babê ye got bi 3 kîlometrî dûrî sînorê Tirkiye ye û li bakurê gundewarê Helebê dikeve. Piştî kontrolkirina wî bajarî ji aliyê çekdarên Mertala Fûratê bi alîkariya Tirkiye xelkên wê dest bi jiyana xwe ya asayî kirin. Bahatina meha Remezanê xelkên nava bajar dest bi kirîn û firoştina kel û pelên xwarinê kirin û taybetî keresteyên taybet û giring di rojiyê de mîna me'rûk û nanê tenûrê û şêraniyê. Firnên çêkirina nanê tenûrê ji berê de hene. Daxwaza xelkê gelekî li servîranî heye bi taybetî di meha Remezanê de. Ji ber ew kesên bi rojî dibin dilê wan diçe nanê germ. حنقولها بالعامية انه يشتهي خصوصا خبز حار عرفت Tevî nexweşî û zehmetiya got xelkên vî bajarê li ser destê Daişê têde derbas bibûn. Lênha bi dilekî xweş jiyana xwe asayî birêve dibin û dibêjin Remezana wan gelekî xweş e û liv û tevgera xelkên bajar zêde bûye li bazaran. معروک دمها روژی دا خواردنێکی خۆشە و تایبەت لە جەم هەموو خەلکێ دەما کۆ کەسێک ڕۆژی دبە ji ber ciwanî û xweşiya wê dixwaze bixwe. Di meha sibata sala 2017 de Artêşa Tirkiye gel Artêşa Azada Sûriyê dibin navê Operasyona Mertala Fûratê piştî şerekî dijwar di navbera wan û çekdarên Daişê de karîn bajarê Babê bi temamî kontrol bikin. Bi gotina Tirkiye armanca wan bi vê yekê ji bo paqişkirina dever û navçeyên ser sînorê wan di gel Sûriyê ji grûpên terorîst û tundro li wan navçeyan. Rodî Hesen, Kurdistan 24. پاشیفتان پێشکەشکرا تاوەکو پرۆگرامێکی دیکە و دێینەوەلاتان کاتێکی خۆش بۆ هەمووتان پاتان لەگەڵ.